ئازان و خۆشەویستان ئەمڕۆتان شادوم کاتتان باش خۆشحاڵین جایشتی لەگەڵەوەی ئازیزین لەگەڵ هاوڕێم ڕحمان حسێن زادە بۆ پێشکەشکردنی بەرنامەیشتر لە زنجینە بەرنامەکانی دیالۆگ لەسەر پرسە گەرمەکان. بەرنامەی ئەمڕۆمان وەک لە ناونیشانەکەی دیارە سەبارەت بە بەڵگەنامەیەکی کۆنگرەی 11هەمی حیزبی حکمەتیستە کە بە ناونیشانی ئایندەی جیهان مەترسی فاشیزم و پێویستی دەمودەستی شۆڕشی کارگەری. ئەم سەنەدە دیارە ئەمڕۆ لەگەڵ هاوڕێی خۆشەویستم ڕحمان حسێن زادە لەگەڵ ئێوەی ئازیزە دێنە بەرباس و قسە و باس و دیارە فرسەتی شەیە بۆ بەشداری بینەران. ئەم کاتت باش ڕحمان و مێدەوانم ڕۆژێکی باشت ببێتە ئێستا. ئەو کاتەی تۆش شاد هیوادارم تۆش هەروە ڕۆژێکی باشت نابێتە پرسەر و هەروەها وەک هەمیشە سڵاوم هەیە بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکەمان. زۆر باشە دەست پێ بکەین بە وەخت زۆر بە پێشێکیەوە نەگرین تەنهاوەنە بڵێم هاوڕیانێک کە بینەرمانن لە فەیسبوک یاخود لە یوتوب کۆمەکمان بکەن لە بڵاوکردنەوەی زیاتری ئەم بەرنامەیە لە ڕێگەی سۆشیال میدیاوە وەگەر تا ئێستش نیان کردووە کەناڵی هیوا لەسەر یوتوب سبسکرایب بکەن بە دۆست و ئاشنایانی خۆتانی بناسیێنن. هاوڕە ڕەحمانەوە شاراوە نییە کە ئەم بەڵگەنامەیە لەلایەن تۆ نووسرا و پێشنیار کرا بۆ کۆنگرەی 11هەم دەنگی کۆنگرەی هێنا ئێستا بەڵگەنامەیەکی یەکشێکە لە بەڵگەنامەکانی کۆنگرەی 11هەم یاخو بەڵگەنامە بنەڕەتەکانی حیزبی حکمەتیە قسەکردنە لەسەر دۆخی جیهان قسەکردنە لەسەر ئەو ئاستەنگانەی کە مەوجودن ئەو دەرکەوتنی و فاشیزمەی کە خەریکە دنیاداگرێ و هەروە لەسەر دەم و دەستی یاخود پێویستی و دەم و دەستی شۆڕشی کارگەریە لە ئەمڕۆیە. من پێم خۆشە سەرەتای بەرنامەکە فرسەت بۆ ئێوە بێ کە عەرزێکی سەریعی ناوەڕۆکی ئەم بەڵگەنامەیە بکەن تا دواتر بچینە سەر هەندێک باس و بابەتی و ئەو سەرنجانی کە من هەماوە بەشێک فریا کەوتم و بەشێک فریا نەکەوتم لە کۆنگرەیە بڵێم لێرە پێشکردبێەوە بۆ ئێوە بۆ بینەرانی باس بکەم. وەڵام زۆر سپاس بەڕاستی ئەم بەرنامەیە تەرتیبدا چونکی نەکرد لەبەر بەڵگەنامەکە بەڕاستی دنیای ئەمڕۆ پێویستی بەلێکدانەوەی زیاترە تاوان دیارە ئەم بەڵگەنامەی ئێمەش حولی داوە هەرو جۆری خۆشت لە کۆنگرە دیتت قسە و باسی لەسەر کرا تیشکێک بخاتە سەر ئەم وەزیەتە با من هەر لە پێشە هەرە جۆرەی لە کۆنگرێش باسم کرد حدودی 20 دقەیەک 25 دقەیەک لەوێ مەجال بوو قسە و باسم لەبارەیەوە کردووە بڵاویش بۆتەوە هەر لە عنوانەکەیەوە مەسەلەن نمە وتومانە داهاتووی دنیا و خەتەری فاشیزم و دەستبەجێبوونی زەرور پێویستی شۆڕشی کرێکاری مەسەن من هەر لەوێش باسم کرد نەمانوتووە ئەوزاعی دنیا چونکی بەڕاستی ئەوزاعی دنیا زۆر لایەنەگرێتەوە زۆر ئەگرێتەوە کە ڕەنگە بەڕاستی لە هیچ بەڵگەنامەیەکە تۆ بە تەواوەتی نەتوانی هەموو لایەنەکان پۆشێنی بۆ ئەوەی تەوەقعێکی واقعی لەم بەڵگەنامەی ئێمە بێ ئێمە نێومانە داهاتووی دنیا داهاتوویەک کە ئێمە لەگەڵی بەرەو ڕووین و لە عینە حاڵە لەم داهاتووە خەتەری فاشیزمێک کە ئەی بینین بە ئاشکرا ئەبینڕێ و لە عینە حاڵە دەی زۆر چاکە بەدیلی ئەم ئەوزاعەت چییە؟ یعنی هەر بەدیلی ئەم ئەوزاع و ئەم دنیای سەرمایە و کە لە هەناویشدا ئەوە خەتەری فاشیزم چییە؟ ئێمە ئەڵان کە واردی باسەکە بین ئەوەیە کە پێما بە هەر شۆڕشێکی کرێکاری شۆڕشێکی کۆمەڵایەتی ئەتوانێ بەرەنگاری ئەمە ئەوزاع بێتەوە بۆ ئەم ئەلان واردی باسەکە بم لەم ڕوانگەوە گە تەمەشا بکەین خودی بەڵگەنامەکە نۆ بڕگەی سەرەکی هەیە کە با من هەر ئەوانیش تیترەکانیان بڵم مەسەڵەن لە بێزگە لە پێشەکیەکەی کە باسی ئەوە دەکا دنیای ئەمڕۆ لەگا ئاڵوگۆڕێکی بنەڕەتی هەم اقتصادی هەم سیاسی هەم ساختاری حتا هەم فکری و ئیدۆلۆژیکە بەسەرەبا ینی گۆڕانکاریەکی زۆر نەوعی لە ئاستی ئەو گۆڕانکاریانەی کە مەسەلەن
لە هەناوی شەڕی جیهانی یەکەمە بەوجود هات یا لە هەناوی شەڕی جیهانی دووەمە بەوجود هات. ئێستا زاهرەن شەڕێکی جیهانی بەڕێوە نییە، بەڵام زۆر شەڕ لەم دنیاەدا هەیە، بەڵام مەسەلەکە هەر شەڕی نظامی نییە. خۆڵانێ مام ڕۆژانە لە بەرنامەیەترا قسەمان لێ کرد شەڕی تۆجاری، شەڕی باجەکان ئەو جۆرەی کە ترامپ بۆ ڕێخستووە و لەگەڵ زلهێزەکانی دیکەوانە ئەمانەش بۆ خۆی شەڕن بە تایبەت بۆ سەر چینی کرێکار و کۆمەڵانی بەشەر. بەڕاستی لە پێشێکێکەوە تیشکێکە خاتە سەر ئەو ئاڵ و گۆڕە بنەڕەتیانەی کە هەیە و باز لەوە دەکا هەر لەوێدا کە ئەم ئاڵ و گۆڕە ئەساسیانە وەختێ باسییان دەکەی ژۆرنالیستەکانی بۆ ژوای فەورەن سەرنجمان ڕاکێشن بەرا بۆ کێشەکانی بینی مەسەلەن ئەمریکا، چین، رووسیا، ئوروپا، ئەمانە هەن، ئەمانە دیاردەی واقعی و لە هەناوی نظامی سەرمایه‌داری هەن. بەڵام پێش ئەوە مەهەر لە پێشەکەکەی باسوان کرد بابە شەڕێکی زۆر بەرینتر بە پانتایی دنیا و هەمیشەگیتر وجودی هەیە، ئەوی شەڕی هەرم نەزمە، ئەم نەزمی سەرمایه‌داریە لەگەڵ ملیاردتا ئینسان کە نێویان کرێکارە کە چەوسانەوەی ئەوان بێبەشکردنی ئەوان لە حاصلی ڕەنجی کاری خۆیان لە هیچ دەورەیەک لە دنیای ئەم سەرمایه‌داریەدا چینی کرێکاری ئێستای دنیاە ئەونا کەمبەش و بێبەش نەبووە لە حاصلی کاری خۆی، بۆ یەکانێ ئەو پەڕی چەوسانەوەیە و ئەو وەختە تەمەشاکەی شەڕی ئەم زلهێزانەش هەر بۆ ئەوەی دەستڕاگرتن بەسەر اقتصادی دنیاییایە بنەڕەتەیە گەڕێتەوە سەر شەڕی ئابووریان، شەڕی اقتصادیان کە نەهایەتەن کێشێتە شەڕی نظامی و شەڕی تجاری و هەموو ئەوانە. ئەمە لە پێشێکەکەیە باسی کردووە لە بەندی یەکی ئەم بەڵگەنامەدا باسی بەربەریەتی کاپیتالیزم و سەرمایه‌داریەکە لەم دەورانەدا. ئەوی لە چ دەورانەکە؟ لە دەورانەکە سەرمایه‌داری بۆ خۆی جیهانیە، بۆ خۆی لە هەموو کون و قوژبنێکی ئەم دنیایان مناسباتی سەرمایه‌داریە. ئەگەر دەورانی 50 ساڵ لەوە پێشلێت پرسیان دەیان کۆ دەگەر نەزمی سەرمایه‌داری بتوانێ جەهاندا بگرێ و هیچ مانعەکان لەسەر ڕێگای نەمێنێ، جا ئەوەختە ڕەفاه دێنێ، سەعادەت دێنێ، ئیمکانات دێنێ. دەیەوە بینین ئەم نەزمی سەرمایە هەموو کون و قوژبنی ئەم دنیای گرتووە و لەگەڵ خۆی چۆتە هەر کوێیە ئەو چەوسانەوەی کە باسمان کردووە بردوویەتی و بڵاوی کردوێتەوە و بە تایبەت لێرە سەرنج ڕاکێشێت سەرەوەی لە دەورەیەکشیان ئەوجی مەسەلەن ئەوەی پێڵەن شۆڕشی تەکنۆلۆژی، هوشی مەسنوعی، یا نازانم بەکوێیەکەی کوردستانی عێراق بە هوشی مەسنوعی ئێوە ئاڵێن چی هۆشی دەستکرد نەرەوەشی دەستکردی پێڵێن ئەوجی ئەوەدەن کە ئەوانە قایتەن هەموو جزء پێشکەوتنی بەشەریەتە. زاهرە نەبێ ئیمکانات بێنێ، ئەبێ ڕەفاهیات بێنێ، ئەبێ سەعادەت بێنێ، ئەبێ حەسانەوە بۆ کۆمەڵانی خەڵک بێ. خودی ئەوانە بوونەتە وەسیلەیەک بۆ ئەسیر ڕاگررتنی چینی کرێکار و نەکرد چینی کرێکار بەشێکی زۆری کۆمەڵانی خەڵک کە هیچ جۆرە مالکێتێکیان نییە و بە تایبەت ئەم سەفسانەوەی ئیترەوە نییە لە وڵاتانی ئەوەی قەدیم پیانەوە جەهانی سێ و ئەوە لە جەرگەی خودی ئەمریکا، لە جەرگەی هەرم وڵاتانی ئوروپایە ئێماڵان فەقر و گرانی و بێکاری و ماڵوێرانی و بێمەسکەنی و سوالکردن و هەموو ئەوە بینین بەندیەکەکەڵە نێوی ئەنێڵە ئەمەیتر بەربەریەتی کاپیتالیزمە کە ئێستا ئیتر زاڵە. ئێستا وانە کۆمەڵانی خەڵک و کرێکار بترسێنین بۆی یا بڵێن ڕەنگە لە 10 ساڵی ئایندەیە یا لە 15 ساڵی ئایندەیە بەربەریەتی کاپیتالیستی بە وجود دێ. لێرە قسێوێ هەرێستا هەیە، هەرێستا هەیە، جاریە لە وڵاتانی ئوروپایش لە جەریاندایە، لە خودی ئەمریکا ئەمەی پێی دەڵێن بەربەریەتی کاپیتالیستی. ئەوەی حتا زیندووکردنەوەی نەوعە کۆیلەتیە بەڕاستی و زۆر جار هەر بەنێوی کۆیلە لە گۆشە و قوژبنی دنیای ئێستا وجودیان هەیە و نایشارنەوە کە بەحاڵ حتا نێوی کۆیلەشی لەسەردا بنین. ئەوەیە بە ملیۆنها ئینسان کۆیلەی دەستی سەرمایه‌داریە. لە بەندی یەکە باسی ئەو بەربەریەتی کاپیتالیزماکە
و لەلایەکی دیکەوە لە بەندی دووە باسی ئەوە دەکە وەختێ باسی قوتببەندیەکانی دنیا دەکرێت زۆرتر وەختە باسی جیهانی تەق قوتبی جیهانی یەک دوو قوتبی ئەکرێ زۆرتر هەر قوتبەکانی کاپیتالیستی ئەگە دەورەیەک مەسەڵەن دەورانی قەدیم بلۆکی شەرق بووە و بلۆکی غەرب بووە یا ئێستا کێشەی قوتبەکانە ئەمریکا چین رووسیا اتحادیە ئەوروپا هەند لێرە ئێمە خەریکین قامک لەسەر شتێکی دیاکدانین ئەڵین بابە دوو قوتبیەک یا ئەوەی پێڵێن دوو جەمسەریەکی بنەڕەتی تر هەیە کە پرۆپاگەندچیەکانی سەرمایەداری ئەیشێنەوە ئەویش دوو قوتبی کار و سەرمایەیە کە واقعاً لە بەرابەر یەکدا ڕاوەستاون و ئەم کێشانە لێەوە سەرچاواگرێ و ئەبینی ئالەم نەزمە هارەی سەرمایەداری کە دای سەپاندووە هەر ئێستا هێزی چینی کرێکاری جەهانی بەکار ئەگرن بۆەوەی کۆیلەتی بەسەر بەشەریەت و بەسەر خودی کرێکارە دامەزرن وانە هێزی ملیۆنی کرێکار یا ملیاردی کرێکار ئەڵعان نافعال بێ پاسی و بێ ئەلعان هەیە و لە خدمەتی ئەهدافی قودرەتە گەورە کاپیتالیستیەکاندایە بەڵام ئەمە بەرخلافی قازانج و بەرژەوەندی خۆیەتی لێرە قسە لەسەر ئەوەی ئاڵاگەر ئەم دوو قوتبیە هەیە قوتبی کاریگەر و سەرمایەدار دەی ئەو هۆشدارادا بەڵگەنامەکە ئێمە چینی کرێکاری جیهانی چینی کرێکاری هەر وڵات عاقبەت کەی حەولە دەین ئەو وشیاریە ئەو ڕێکخراویە ئەو سازماندراویە بێنینە مەیدان لە خدمەت قازانج و بەرژەوەندیەکانی چینایەتی خۆمانابی ئەو جۆرەی لە شۆڕشی ئۆکتۆبر ڕوویدا ئەو جۆرەی وەکو نمونەیەکی باش شۆڕشی ئۆکتۆبر لە هەناوی شەڕی جیهانی ئەوڵا بۆلشویکەکان و کۆمۆنیستەکان و لەنین کەوتنە پێشەوە ئەو وشیاریاندا ئەو ڕێکخراوبوونیاندا ئەو سازمانداراوبوونیاندا ئەو شۆڕشە کۆمەڵایەتیان خستە سەریەک کە عاقبەت بۆ دەورانێکی زۆر چینی کرێکار لە خدمەت قازانج و بەرژەوەندی خۆیان بوو هەڵسوراوی قازانج و بەرژەوەندی خۆیان بوو بە سرعە دەگەر بگوزارم لە بەندی سێە لە محوەری سێدا لە عینە حاڵا باسی ئەم کێشەی بینی جیهانی یەک جەمسەریە کە ئەمریکا ئەوێت دای سەپێنێ لە دوای ڕووخانی بلۆکی سۆڤێتەوە ئەوە بوو لە دوای شەڕی کەندا و داگیرکردنی کوێیت و ئانە و باسی نەزمینەوەی جیهانیان کرد نەزمینەوەی جیهانی مەوردی نەزەری ئەمپریالیزمی ئەمریکا ئەوەیە خۆی هەمەکارەی دنیا بێ و بۆ دەورانێکی ژوا بوو بەڕاستی تا 15 ساڵێک هەمەکاری دنیا بوو تا ئێستاش ئاسەوارەکەی دیارە ئەڵعانیش تا ئێستاش وەکو زلهێزی یەکەم هەر تێر بۆەوەی خۆی جیهانی تەک جەمسەری و خۆی ڕەهبەری دنیا بێ خۆی هێژمونی بەسەر هەموو دنیای کاپیتالیستی و بەشەریەتە داسەپان بێ بەڵام کێشە هەیە لێ قبول ناکرێت هەر لە چوارچەوەی دنیای سەرمایەداری و کاپیتالیستیدا ئەوە قوتبی چین شکلی گرتووە وەکو قوتبی اقتصادی و حتا سیاسی دووەمی دنیا و هەر لە بەرەو پێشبوونیش ئەچێ حتا لەو ڕقابەتە کاپیتالیستیانەدا لەولاوە ڕووسیەیە کە عاقبەت بەهێزی نظامی لانیکەم هاتوۆتە مەیدان و ئیدعایەکی هەیە خودی اتحادیەی ئەوروپا کە وابەستە بەتەواقعاً بە ئەمریکایە بەڵام ئەوژ عاقبەت بخۆی مەوجودیەتێکی هەیە هند لەولاوە دێتە مەیدان منزورمەیە لێرەشدا باسی ڕقابەت و کێشەی قوتبە کاپیتالیستەکانی سەرمایەداری ئەکا و ئەڵێ بەڵام کێشەکەیان نەهایەتەن بۆ ئەوەیە کامیان ببنە ئەو هێزی ڕاهژمۆنیە بەسەر بۆ بەڕاستی حاصلی کار و ڕەنجی کرێکار و کۆمەڵانی خەڵک لە خدمەت خۆیانە بێ باسی کێشەی بینی نظامی تەق قوتبی یا چەند قوتبی کاپیتالیستەکانەکە باشە من پێشنیارەکەم هاوڕە ڕەحمان لێرەیە بوەستی من بەندێکی دیکە بڵم باشە لەوەدا بوێستین ئەویش بەندی چوارەمیەتی کە لەوێدا ئیتفاقەن لەنێو ئەم کێشانەی بینی قوتبە کاپیتالیستیەکان پێشبینیەکیان ئەم سەنەدەی ئێمە نەکرد پێشبینی ئێمە زۆر کەسیژەوە پێشبینیەکەن ئەلئان ڕقابەت و کێشەی ئەسڵی ئەم قوتبە گەورانەی کاپیتالیستی ئەساساً کێشەی بینی ئەمپریالیزمی ئەمریکا و چینە بەڕاستی و بەتایبەت ئەوەی پێمان وایە لەم سەنەداوترا لە 15-20 ساڵی ئایندا ئەوەی ئەبێتە جێگای کێشەی ئەساسی قوتبە کاپیتالیستیەکان کێشەی بینی مەسەرەن
چودانم ئوروپا و رووسیا نییە، ئەمریکا و رووسیا نییە، ئەوانەش هەن من ناڵێم ئەوانە بێکێش، بەڵام کێشەی ئەسڵی بینی عاقبەت قدرەتی اقتصادی و سیاسی چین لەگەڵ ئەمریکایە. دەلیلەکەشی ئەوەیە یەک ئەبینین ئەمپریالیزمی ئەمریکا و قدرەتی اقتصادەکەی بەڕاستی بە دەرەجەیە گوڵۆڵەکەی بەرەو لێژی ئەڕوات، بەڵام بەرعکسەکەی ئەوە چینە بەلحازی ئابووری بەلحازی سیاسی لە هەڵکشانایە و خەریکە بۆ بەرنمەیەکیشی بۆ خۆی داناوە. ئەخبارم حزبی کۆمونیستی ئێستای چین و دەوڵەتی چینی کە لە منە پرسی تەواوان چەوسێنەرە ئەویشی وەکو هەر ئەمپریالیزمی ئەمریکا بۆ خۆی داناوەڵە تا ساڵی 2049 ئەو پرۆژەی بەنێوی کەمەربەند و جادە لە دنیا هەیەتی لە کاناڵی ئەوە ئێمە تا ساڵی 2049 کە سەدمین ساڵی دامەزراندنی کۆماری گەلی چینە یا ئەوەی جمهوری خەڵقی چینە، ئێمە ئەبێ قدرەتی ئەوەڵی اقتصادی و سیاسی دنیابین. وەگەر ئەویان بۆ بچۆتە پێشێ بەبناو قدرەتی ئەوەڵە زۆرێک ئستاندارد ئەگۆڕێ، زۆرێک ئەوزاعەکە ئەگۆڕێ. جا ئەوختە سوال ئەوەیە ئایا ئەمپریالیزمی ئەمریکا و هاوبەشەکانی ئاوا هەروە تەمەشاکەن و دێڵن قدرەتی گەورەی چین ببێتە قدرەتی ئەوەڵی اقتصادی و سیاسی دنیا، کە من پێم وایە ئەمە کێشەی هەرە گەورەیە و مەترسی هەرە گەورەیە بەسەر بەشەریەت و وەک نەزەری شخصیم بڵێم بەڕاستی حتا شەڕی گەورەی لێەکەوێتەوە و حتا لەوانەیە شەڕی جەهانیشی لێ بکەوێتەوە. ئالێرەدا ڕاوەستین و بەندەکانی کە لەسەر چ باید کرد و چیکردنە ئەوە دواتر سەبارەت بە خۆر هەڵاتی ناوەڕاستیش و ئەم کاریگەری ئەم دۆخە دروست بۆ ئەوانە و پەیوەستکردنی بە دۆخی خۆراڵاتی ناوەڕاستەوە پاشان چیکردن لە بەرامبەر ئەمەیە. من لە مەقتەعەیە لەم بەشەیە من ئێوە نەبڵێم لە سەرەتایە تەوان یعنی شاراوە شتێکی عەلەنی بوو، کەسێک لەوانەیە کە دەنگی پێنەدا لە کۆنگرەیە من بووم، بەڵام دلیلەکەمەوە نییە کە ئەم سەنەدە خراپە یاخود مەسەلەن شتی هەڵەیتیایە. من بەڵگەکەم شتێکی ترە ئێستا شەرحێکەم و باسێکم، من پێم وایە ئەمە سەنەدێکی زۆر پێشڕەوە لە چاو ئەوەی کە ئەو بە ئەدەبیاتانی کە ئێستا لە ناوچە پاڕاییجەوە چاو ئەو لێکدانەوەی کە لەسەر دنیای ئەمڕۆکرێ زۆر شامیلە. ینی ناڵێم کەس نەهاتوان باسی کردبێ، بەڵام ئەم باسەکردنی لەلایەن ئێوەوە لەلایەن کۆنگرەی ئێوە کە بڕیاری لەسەردرا باسێکی زۆر پێشڕەوە. ئەو مەسایلانی کە تایە هاتووە زۆر بڵین بە فراوانی کێشەکە وەرگیراوە، دابڕدابڕ و بەش و ئەوانە نەژیاوە کە فرسەتەدا هەڵوێستێکە وەرەگیرە لەلایەن کۆمونیستەکان و هەڵوێستێکی جۆرێک بڵین ڕێک و هاوتا بێت کە بەسەرەنەتا لە ڕوو لەباری ئەخلاقی ئۆسەن لە جێگەیەکە بۆ نمونە لە دژی فاشیزمی، بەڵام لە شوێنێکی ترە کە لە بەرامبەر فەڵەستی ناشتێگە قسەیەکی ترەکەی ئەم هەڵوێستانە زۆر ئەبینین، بەڵام ئەمە فرسەتی داوە بەم جریان و بەم ڕەوتە کە تێگەیشتنێکی زۆر فراوانتری لە سەر تەواوی کێشەکان هەبێت لەوەی کە لە رووسیاوە ڕووەدا تا ئەوی لە خۆراڵاتی ناوەڕاستا هەیە تا ئەو سیاستانی کە لە ئەوروپایە لەلایەن فاشیزمەوە ممارەساکرێت تا ئەوەی کە ئێستا ترامپ تەمسیلێکات و ئەو ترامپیزمە هێناوێتی پێشەوە و درێژکراوەکانیشی دیارە لە شوێنە جۆر بە جۆرەکانی دنیاە لە بڵێن ئەمریکای لاتینە لە ئاسیایە لە خودی خۆرهەڵاتی ناوەڕاستە. بەرحاڵ ئەمەی کە هەیە من لەو بابەتەوە گومانێکم نییە کە سەنەدێکی زۆر پێشڕەوە من ئومێدەوارم کە ئەمە بتوانێت ببێتە جێگەی باس و گفتوگۆ و مناقەشە و بڵین لێکدانەوەی جۆر بە جۆری لایەنە جیاوازەکانی جوڵانەوەی کۆمونیستی بۆی لەسەر پلتفۆرمێک لەسەر تێڕوانینێک لەسەر نەخشەیەک هاوڕابین و هاوکار بین و ڕیزەکانی چەپ و کۆمونیزم هەم لە ناوچەکەیەوە هەم لە جیهانی شا بە جۆرێک ئێمە بەشێک بین لەو هێزە کاریگەرانەی کە ئەتوانێت ئەمە بەرەو پێش بەرێ ئەم ڕەوەندە بەهێست کە ڕەوەندی یەکانگیر بوون و هاتنە مەیدانی کۆمونیزم و کارگەر. بەڵام من سەرنجەکەم لەو ناحەیەوەیە کە ئەمە دروستەکە ئەو تێڕوانینە تێڕوانێکی زۆر مارکسیستیانەیە کە کێشەی ئەسلی بە کێشەی بینی دەوڵەتە ئیمپریالیستیەکان نەبینی، چونکە زۆر قسە لەسەرەواکرێ ئێستا کە دنیای ئەمڕۆ چییە، دنیای ئەمڕۆ کێشمەکێش و ململانی بینی
ئەو قوتبە ئیمپریالیستیانەیە ڕاستە لەسەر بەری ڕەنج و تاڵانیە کە ئەوان کردویان لەسەر هێزی کا شەڕەکەن بەڵام سەرنجام کێشەیەکە دروست بووە لە دنیاەوە قەیرانێکە هاتۆتە پێشەوە ئەوانە قەیرانی دەسەڵاتە خودی ئەم سەنەدا هەر لەو بەندی چوارەیەکە ئێستا خۆت ئاماژەت پێکرد لە سەرەتاکەیە ئەڵێ قەیرانی ئەم سەردەمە قەیرانی هەژمونیە یعنی ئەوە کە ئەزمەیەکی تر لەم بابەتە کە ئەزمەی ئەساسیەکە ئێستا دەرکەوتووە و هەیە قەیرانێکە لەوەی کە چێ یاخود چێ چۆنی سیستەمی نوێی دنیا دابڕێژێتەوە ئەوانە بەڵام ئەمە بە بڕوای من مەسلەیەک بهینەکە مەسلەیەک فەرامۆشی ناکا بە یەکجاری بەڵام جۆرێک ڕێگر ئەبێ لەوەی کەوا زۆر زەینی بچێتە سەر ئەویش ئەوەیە سەرمایه‌داری قەیرانی بنیادی و ساختاری هەیە یعنی قەیران هەمیشە لە سیستەمی سەرمایه‌داریە پێناسەیەکە بۆ ئەوەی کە سەرمایه‌داری ناتوانێت پرۆسەی کەڵەکەکردنی سەرمایە بەرێتە پێشوو لە جێگایەکە پەچیەکەوێ ئەم پرۆسەیە زۆر دەمێن کە قەیران و کێشەی بۆ دروست بووە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە کە قەیرانی ساڵی هەفتاکان دەستی پێکرد بەوە توانیان لەمە ڕزگاریان بێت و ئەوانە بەوەی ئاڵتون و دۆلار لە یەکتر جیا بکەنەوە بە جۆرێک ئەمریکا بوو بە سەرچاوەیەک بۆ ئەوەی کە سەروەتێکی بڵین وەهمی دروست بکە کە من ئێستا ئەمە سەروەتی وەهمی نییە سەروەتێکی واقعی بەڵام لەسەر چ بنەمایەکە ئەوە کێشەکەیە مەسەلا ئەوەیە من لە جێگەیەکە لە وەختێکە لە سیستمی سەرمایه‌داری گەیشتینە شوێنێک کە تاڵانکردنی هێزی کاری هەرزانی کارگەرانی بڵێن ئەوەی کە پێوترە جیهانی سێم یاخود وڵاتە دواکەوتووەکان بەز نییە بۆ درێژەدانی پرۆسەی کەڵەکەکردنی سەرمایە تاڵانکردنی کاری کرێنەدراوی بەرهەمداری ژنان لە ماڵەوە کە بە مەلایینیان لە ماڵەوە کارەکەن و ئەمانەوە هەموویە چێتە کیسەی سەرمایه‌داران و ئەمەش بەز نییە تاڵانکردنی سەروەت و سامانی تەواوی ئەو دەوڵەتانەی کە ئەکرێت لەلایەن سەرمایه‌داران و ئیمپریالیستەکانەوە دەستی بەسەرا بگیرێەوە بە بەلاش و بە تاڵانی بیبن ئەمەش بەز نییە بۆی کەوان پرۆسەیە ڕاستکاتەوە لە شوێنێکا پێویست بەواکە کە سەرمایه‌داری بیر لەوە کاتەوە تەنانەت داهاتوو زەوتکە شتێک هەیە لە ناو لێکدانەوە تازەکانە پێی وترێ کۆلۆنایزکردنی داهاتوو یانی ئەوەی کە تۆ داهاتووش تاڵانکەی نەک تەنها هێزی کاری ئەمڕۆ هێزی کاری داهاتووی چینی کارگەریش تاڵانکەی ئەمەش لە ڕێگەی ئەو پرۆسەی قەرزەوەیە بۆ نمونە ئێستا کە ئەمریکا 36 تریلیۆن دۆلار قەرزارە بەشێکی زۆری ئەم قەرزە سەنەداتێکە کە دراوە بە وڵاتانی ترکە ڕیوانە بۆ نمونە جێدی ڤانس و ڕۆژاڵێ تەمان بە شێوەیەکی زۆر ناشرینە وشەیە بە ئینگلیزی بەکاری هێناوە پیزینس هەنێک جار بۆ بە کەم نرخکردن ئینەکرێ مەسەلەن جوتیارەکان یاخو با بڵێن بە وشەیەک زەحمە کێشەکانی چین قەرزمانە دەنێ بۆی کەوا کاڵەکانی ئەوان بکڕین دیارەمە بەس لێرە بەس لەو سەنەداتانەیە کە ئەمریکا ئەیفرۆشێ بۆ دۆلارانی کە چین کۆی کردوێتەوە ئەو سەنەداتانە فرۆشێن سەنەداتانەی کە ئەمریکای فرۆشی هەمووی باجی لەسرە من لاڵقەی پێشووتری شاکە قسەمان لەسەر ئەزمەی دنیا کردووانە باسم کردوتم لە ماوەی هەفتەیەکە هەر مناڵێک و هەر کەسێک لە ئەمریکا ئەژی بەبێ ئەوەی هیچ شتێککە هیچ مەسرفێک کا 102 دلار قەرزارە بێتەوە هەر پارەی بەهرەی ئەو قەرزانەی کە ئەمریکا وەکو دەوڵەت لە بانقە فیدراالەکەی خۆی کردوێتی تاوان ئەم قەرزانە قەرزێکە بەسەر شانی خەڵکەوەیە ئەم قەرزانە بەڵام لەسەر ئەساسی ئەوەیە کە لە داهاتووە خەڵک کارەکە زێدەبایی بەرهەمە دێنێت و ئەوانەوە چێتە قەرەبووی ئەو مەساریفانە کاتەوە کە بۆ کەڵەکەی سەرمایە ئێستا سوودی لێبینی ئەم سەرمایە مەوجودە هەیە ئەم قەرزانەی کە ئەمریکا لە من قەرزارم و ئەوانەوانە لە هەوایە بوون بوو بێت لای دەوڵەمەنەکانە لای ملیاردێرەکانی دنیاە لای ئەو شەریکاتانەیە کە لە پڕێکا بۆ ماوەیەکی زۆر کەم لە 20 ساڵی ڕابردووا بوون بە تریلیۆنێر لەسەر ئەساسی ئەم پارەیە بەڵام ئەم پارەیەوە ئەم سەرمایە لە شۆ هاتووە نەک لە ئیستیغلال کردن و وەبەرهێنانی هێزی کاری ئێستا لەوە بەرهێنانی هێزی کاری داهاتوو یعنی ئێمە مەسەلەن کە تۆ بۆ نمونە سیارەکڕی خانوەکڕی مۆبیلێکەکڕی کۆمپیوتەرێکەکڕی تەلەڤیزیۆنێکەکڕی خەریکی هێزی کارێکە هێشتا نەت کردو و ئەنجامن نەداوە ئەوە ئەفرۆشی
و بەرهەمی ئەو هێزیکارە ئەفرۆش ینی بە جۆرە لە جۆرەکان ئەمەی کە بازارە چرخێنێ ئیستیغلالکردن و وەبەرهێنانی هێزی کارێکە کە هێشتا ممکنە لە دایک نەبووە مناڵێکە کە هێشتا ناتۆتە دنیاوە لە هەداهاتوە دێتە دنیاوە بەرهەمە هێنەوە بێ قەرەبووی ئەمە بکاتەوە ئەمە لە شوێنێکە ئەم بڵقە لە جوێگەیەکە خەریکە ئەتەقێەوە ئێستا ئەمە لە ئەمریکا ئێمە تووشی ئەمەی ئەم فاشیزمەی کە دەرکەوتووە و ئەم دۆخی کە هاتۆتە پێشەوە باسەکەەوە نییە ڕوتێکی سیاسی دیاریکرا و هەر لە ڕقی ئەوەی کە چینی کرێکار هەر بۆ هەڵپە بۆ قازانج و ئەمانە ئەماکە قەیرانێکی دیاریکراوی ئابووری پێک هاتووە کە ناچاری ئەکا و ئەمە قانونمەندی ئەم ئاڵوگۆڕانەیەکە لە دنیاە پێک دێت و ئەوانە ئەمە مانگەێنێتە شوێنێک کە ئەم فاشیزمەی کە هەیە وەکو دیاردەیەک گرنگ دەرکەوتنی نییە گرنگ قانونمەندی دووبارە بەرهەمهاتنەوەیەتی کە خەتەرەکە لێرەیە ینی ئەم فاشیزمە شتێکی بڵێن لاوەکی نییە زۆر کەس وایە بینێ بڵێ قەیرانێکی دیاریکراوە ئەمڕۆ هاتۆتە پێشەوە بەیانی چاکە بێ بازار چاکە بێت بازار چاک نابێتەوە ئەم سەرمایه‌داریە گەیشتۆتە جێگایەک ئێستا ئەمەی کە ترامپیکا ئەم کارانەی کەی بینی وەکو شێت خەریکە بەربۆتە ئابووری دنیا و ئەمانە بەرەنجامی ئەم دۆخەیە و ئەمە چیتر تەحمل ناکرێت بۆ سەرمایه‌داری دنیا قەرزاری ئەمریکا ئۆباڵێکە کە کەوتۆتە ئەمریکا ئەنجامی داوە بەڵام تەواوی سەرمایەی دنیا لەم پرۆسەیە کە ئەمریکا کردوێتی وەبەرهێنانی کردووە و کەڵەکەی کردووە لەبەرەوە تەواوی سەرمایه‌داری دنیا لەم کێشەیە کە ئێستا ئەمریکا هەیەی بەشدارە و ئەمە تەنانەت بەشێک لە چین بە جۆرە لە جۆرەکان قەیرانەکە لە شێوازێکی ترا دەرەکەوێت و ئێستا لابردنی 25% بازار بۆ سەرمایه‌داری کارەساتێکە کە هەموو کەس بەدەستیەوە ناڵێنێ مە بەستمەوەیە تێگەیشتن لەم پرۆسەیە ئەگەر بەم شێوازە بێ و بەم شێوازە تێی بڕوانین و ئەوانە ئەو دەم هەڕەشەکانی فاشیزم تەنها سیاسەتێک نییە لە ئاستی سیاسیان نییە کە ئێمە خەریکی نەخشەی بۆ دانین لە ئاستێکی قوڵترایە ئەمە یەکەمین من سەرنجم بوو لەسەر ئەم بابەتە من پێم وایە ئەم باسە دەرگای کردوتەوە بۆ ئەم سەرنجانەی منیش بۆ ئەم ڕێینەی منیش من بەبەستمەوە نییە لە ئەهەمیەتی ئەم سەنەدەکەم بکەمەوە وەگوتم پێشتر سەنەدێکی زۆر پێشڕەوانەیە زۆر یەکەم جارە مەسەرەن حیزبێک لە وڵاتی ئێمەیە لە بری ئەوەی دابنیشێ تەحلیلی ئەوە بکە جمهوری ئیسلامی چی کردو حکوومەتی سەرکوتگەر چی کردو ئێمە چۆن خەبات بۆ ئازادیەکەینەوەوانە باز لە شۆشی کارگەریەکە لە دنیاە ئەمە پێشڕەوەیەکەوە بڕای من حەقە بۆ حیزبی حکمەتی بنووسرێ بەڵام دیارە من ئەم سەرنجەم هەیە کە پێم وایە ئەم باسانە پێ قوڵتر بکرێتەوە و قانونمەندیەکانی ئەم دۆخێکی ئێستا پێک هاتووە باشتر درێ بکرێ و ئەو دەم مەسەرەن تعبیری لەم بابەتانەی کە قەیرانی ئەم سەردەمەی ئێستا قەیرانی هژمونیە نابێتە بابەتێک بڵێن ڕستەیە کە زەین بەرلایشی ترابێت من قسە بکەم بەڵێ فەرموو من ئەستا کە ملاحەزەکانی تۆ بە تەکمیلتر ئەبیستم ئەوەی کە ئێستا لەم بەرنامای بیستم حقەتەکەیەوە ناتوانم بڵم مخالفەتم لەگەڵی هەیە وحتا من یەکشت بڵێن هاوڕە ڕەحمان پێشەوەی هیبکی هاوڕیانێک لێرە لەگەڵمانن زۆر سوپاسیانەکەین لینکەکەشم دانا زۆر خۆشحاڵە بین ئەگەر لە یوتیوبەوە تەماشاکاری بەرنامەکانمان بن هاوڕێکیش هاوڕێ بارە حسێن شتێکی بۆ ڕاستکردمەوە ئەبێدانی پیا بنێ منوتم هۆشی دەستکرد یا هۆشمەندی دەستکرد بەدە و زیرەکی دەستکردە ئەو قسەیە دروستە بەرحاڵ ئەو هاوڕیانەکە لە فەیسبوک و سیرمانەکە نەگەر بچن بۆ یوتیوب کۆمەچێکی باشترە بێ وەگەر نشتان کردو تا ئێستا کەناڵەکە سەبسکرایب بکەن وەلینکەکەشی لە سوۆشیال میدیا بڵاو بکەینەوە جێگای سوپاسە سەرنجتان هەیە ڕەخنەتان هەیە پرسیارتان هەیە توانن بە کۆمنت ئاراستی ئێمە بکرد حتمما هەوڵی وەڵامدانەوەی بین فەرموو هاوڕێ ڕەحمان بورە منوتم کە ئێستا باسەکە بە تەکمیلترە بیستم بەجێ ئەو وەختە مەحدودەی کە لە کۆنگرە بووە من ئەسەن مخالفتێکم لەگەڵ ئەو ملاحظاتی تۆ نییە و حتا لە ذهنیەتی منیشاکە ئەم پێم سپێررابوو ئەم سەنەدە ئاما بکەم ئەوەی کە تۆ پێی دەڵێ سەرمایه‌داری بحران یا قەیرانێکی ساختاری هەیە منیش وا بیرەکەمەوە هەر بۆیە حقەتەکەوێ هەر لە بەندی لە نەزەر خۆمەوە ئەوەشە لە بەندی یەکە خەتی یەکا وەختێ نووسراوە دنیای ئێستا یا جەهانی معاسرمان دنیای ئێستا دەستخۆشی تەجدید نەزەر ینی چاوخشانەوەیەک نادەم تەجدید نەزەر بێت چاوخشانەوە دروستە چاوخشانەوەیەکی بنەڕەتی و شیفتێکی
بنەڕەتیە لە بنیادەکانی خۆیان ئاوا وتووە ئاوا نووسراوە بنیادەکانی سیاسی ئابووری ساختاری و فکریە پێم وایە مەسا ئەم مەلاحظەی تۆ لەم چوارچەوەیە جێ ئەبێتەوە و مەوردی نظری منە بەڵام ئایا لەم سەنەدەدا ئەو جوانە بێ کە تۆ باست کردووە تەوزیح دراوە نا و من ئەمێ اتفاقا لێرە قسەیە بکەم حقەتەکەی وەیە نەکرد بۆ ئەم سەنەدا بۆ بینەران و بیسەرانمان یادی بەخێر هاوڕە حسێنی مرادبەگی حەمەسوور من و ئەو پێیەکەوە ئەوەڵدا دەستماندایە ئامادەکردنی سەنەدێک بۆ پلنومی 43 حزبمان کە ینی ئەسەن ماوەیەک دوای کۆنگرەی نۆمان بوو ئەسەن وتمان بۆ من ئەو مێتۆدەم لێرەشا بە تەنیا ئەمجارە نووسیوە لە ڕەچاو کرد ئێمە چۆن ئەچین بۆ ئەوزاعەکە ئێستا ئایا واردی جەنبەهای تەحلیلی هەمەلایەنە و تەفسیری بین یان ئەوەیە نا ئێمە زۆرتر مێتۆدێکی ئەوەی پیاڵێن تێز بۆ چوون نەتیجەگیری هایەکی لە نظر خۆمانەوەی تێگەی مارکسیستی پراتیکی بین کە بەرحاڵ کارکردیە بێ و ئەوەی ئێمە پێڵێن ئیدعانامەیەکی کاریگەری بێ ئەم سەنەدا ئەو وەختەوامان تەهیە کرد کەویش سەنەدێکی سەرکەوتوو بوو بەڵام ئاڵوگۆڕ لەماوەی ئەو 4-5 ساڵەیە زۆر بەوجود هاتوو پێویستمان بە سەنەدێکی تازەتر بوو بە تایبەت دوای 7 ئۆکتۆبر و ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەت ئەو وەختەی شەڕی ئۆکراین و هەموو ئەمانش دەنەچە ئەو جەنبانەی کاڵان تۆ تەوزیحێدەی یا جەنبەهایەکی تەحلیلی هەیە کە لەم قەیرانە اقتصادیە حتا بۆ داهاتوو خۆی داپسەپێنێ بەسەر داهاتووی بەشەریەت و کۆمەلگادا من مخالفتم لەگەڵی نییە بەڵام تەوزیحاتە لێرە نییە بۆ معنایە حتا ئەو ئستنتاجە سیاسی ئەمەلیانە حتا لە بواری اقتصادی سیاسی کراوە زۆر واردی جەنبەی تەحلیلی نەبووین وتمان واردی سەنەدی جەنبەی تەحلیلی تەفسیری نەبین زۆرتر واردی جەنبەهایەک بین کە پێمان وایە نەتیجەگیریهایەکی پراتیکی دروستە بۆ ئێستای کارمان دەنا لە شەرح و تەوزیحی مەسەرەن هەرەوەی منش پێڵێم دنیای ئێستا تووشی ئاوردانەوەیەکی بنەڕەتی یا شیفتێکی بنەڕەتیە بەرحازی سیاسی اقتصادی ساختاری ئەتوانێت جزئی تەوزیحاتی منیش بێ ئەو نکاتە بۆیە من واقعاً بۆ معنایە مخالفتم لەگەڵی نییە پێشم وایە بەڵام لە این حاڵە یەک مەسەلەی دیکە بڵێم ئێستا وەختێ باسی قەیرانەکرێ وەختێ باسی دنیای ئێستای کاپیتالیستی و سەرمایەداریەکرێ من ئەدەبیاتی زۆرە لە نیروهای چەپ حتا کۆمۆنیزم ئینسافەن منزورمونیە ئەخنمەوە زۆر جار ئەم ئەوزاعی ئێستای دنیا بە قەیرانی اقتصادی کلاسیک ئەوەی مەسەلەن لە ساڵی 1929 مثلا دوای شەڕی جیهانی ئەوە ڕوویدا و دوایی بەرهەمەکەی بوو بە شەڕی جیهانی دووەم یا ئەوەی مەسەلەن لە تازەترین نمونەیە لە 2007 واقعاً قەیرانێکی اقتصادی لە ئەمریکا و تەسیریشی لەسەر دنیا بوو ڕوویدا و ئەوەی دوایی ئۆباما و ئەوان هاتنە سەرکار و بە دەرەجەیەک کۆنترۆلیان کرد من قسەکەم ئەوەیە یا لەم سەنەدەدا پێم وانیە ئێستا دنیای سەرمایە لەم نەوعە قەیرا ئەوەی پێڵێن قەیرانی دەورەیی اقتصادی پریۆدیک دەورەیی ئێستا ئەوە زۆر بەرجەستەیە نەگەوەی نەبێ مەسەلەن ئەن تۆ اقتصادی ئێران کە ئێمە کۆمەلگایەکە لەگەڵ بە تەواوەتی لە قەیرانایە دەمێ ساڵیشە لە قەیرانایە هەرستا تۆ بینی تورکیاویش بە خۆی اقتصادێکیتر لەو منتەقەدا و لە قەیرانایە بەڵام ئەو زل هێزە گەورەکانی کاڵان جێگای شەڕن لەگەڵ یەکتری کە من باسم کرد ئەساسەن ئەبێتە کێشەی بینی مەسەلەن قودرەتی چین و ئەمریکا من ئێستا ئەو قەیرانە اقتصادیە کلاسیکانەی کە وەک 29 وەک 2007 لە اقتصادی ئەمریکایە لە اقتصادی چینا نابینم ئەوەی پێڵێن ڕکوت داڕمان ئەوانە بە دەرەجەیەک ئەبینرێ ئایا لە ئایندەیە و بحرانانە نایەتنە پێشە حتمما دێتە پێشێ بە تایبەت بەو تەوزیحاتی کە ئێستا ئاڵم تۆژەڵی ئەم قەیرانە ساختاریە ئەم قەیرانە بنەڕەتیە هەمەلایەنەیە هەر بە باری سیاسی محدود نابێتەوە هەر بە باری اقتصادی محدود نابێتەوە ئەیترێ بێتە شەڕ و کشمەکانی
دیکەش چونکی زۆرێک لە چەپ تا وەختیاڵی باسی وەزیەت ئێستای کاپیتالیزم بکەین هەر فقط لایەنی بحرانی اقتصادیەکە ئەبینرێ کە من پێم وایە ئێمە پێمان وا بوو حتا زۆرترێتە ئەمە لێکدانەوەیەکی هەمەجانبە نابێ و بە تایبەت لە دوای ڕووخانی بلۆکی شەرقەوە ئەم نەزمی دوو قوتبی کاپیتالیستی کە تێکچوو سەرمایهداری دەوڵەتی سەرمایهداری بازار ئازاد کە تێکچوو ئەوانە عقبەت ئەلان ئەم 30 ساڵە بە تەوری واقعی ئەمریکا کە تا ئێستاش هێزی یەکەمی اقتصادی سیاسی دنیاە ئەو جارێ کێشەکەی ڕەهبەریە کێشەکەی کێشەی سیاسی و هێژمونیە اتفاقان بۆ قەرەبووکردنەوەی ئەو وەزیەتە اقتصادیە نالەباری کە تووشی هاتووە و قسەی کە تۆڕازەکەی ئەو میزان تریلیارد دۆلارەی کە حەسا کەسری بودجەی هەیە کە بخۆیڵێ و ئەوەی ئەبین ئێمە لە هەموم ساڵانەدا وتومانە موقعەتی ئەمریکا بۆیە بەرەو نشێوی ئەوات چونکی ئیتر اقتصادەکەی ئەو اقتصادەی ڕابردوونیە ئیتر اقتصادەکەی غەریکە لە بەربەرەکانێ لەگەڵ اقتصادی چینە بازەندا ئەبێ ئەی دۆڕێنێ خەریکە بەچی جۆبرانیە کاتەوە بە ملهوڕی نظامی بە لەشکەرکەشیەکان بەوەی عاقبەت حتا بە ملهوڕی نظامی بە نەزەرم بۆیە من پێم وایە ئەم ئەوزاع لەوانەیە شەڕێکی گەورەی جەهانیشی لێ بکەوێتەوە کارگاتە جێگایەکی تر بەلحاجی اقتصادی دەرەقەتی پێشڕەویەکانی چینێن چارەیەکی نییە ئەمریکا من پێما بێ دەسەبا بۆ قدرەتی نظامی دەسەبا بۆ بەهێوێ بەلحاجی نظامی ئەم وەختە حتا بەری پێشڕەوی اقتصادیش و سیاسی قدرەتێکی وەک چین بگرێ و هەموو کەسی ژەڵێ نەزمە گەورەکانی دنیا کە گۆڕدراون بەبێ شەڕی گەورە نەگۆڕدراون وانە هەر بە دیپلۆماسی وانە هەر بە ڕقابەتی توجاری وانە هەر بە کێشمەکەشی چوزانم نیابەتی بیانەوێ حەلیکەن دەنەچە من وتم واقعا مخالفتم لەگەڵ ملاحەزەکەی تۆ نییە بۆ خۆم پێم وایە ئەس جملە ئەتوانم بڵێم ئەم موعەلفەی کە تۆ باسیەکەی ئەتوانێت جزوی تەفسیر و تەوزیحی منیش بێ بە چوارچێوەی ئەم سەنەدەی کە لێرە باس کراوە با من هەر لێرە اتفاقاً ئەو فاشیزمەی کە تۆ بە دروست ئیشارەت پێکرد بە هەڵکەوت نهاتۆتە پێشەیە لە نەتیجەی خوخڵقیاتی ترامپ مانەندێک کە لە 2016ەوە هات گەیشتە 2007 ئەمەەن دەسەڵاتی دەست پێ کرد و ڕێی جمهوری ئەوتە ئەڵم 45مە هەرچمە لە ڕووی ئەوە نییە اتفاقاً بەندی پێنجی خودی ئەم سەنەدا باسی ئەوە کاڵێ خەتەری فاشیزم لە دنیا من حەزەکەم ئیدامەی پێبدی بەس بەر لەوەی کەین بێ پرسیارێک هاتووە یاوڕێ هەژێنینە جوابی بدەینەوە بەڵام من یەک ملاحەزەیەکی بڵێن چەندی ڕیم هەیە ئەسڵی مەسەلەکە لەم سەنەدەشە کە ئەبینرێکە من زۆر دڵخۆشەکە بڵێن فاسیلەگرتنە لەگەڵ میتودولۆژیەکی باوە کە لە ناو چەپا دەمێک ساڵە باوە ئێمە لە کاتی سۆڤێتەوە گوێ تەسویرێک بەسەر زەینی کۆمیستەکان نەزاڵ بوو هەمیشە لە لێکدانەوەی دۆخەکانی دۆخی دنیا ئەوانە قسە لەسەر ڕۆڵی دەوڵەتەکانەکەن دەوڵەتەکان لەگەڵ یەکترا چ ژەڕێکیان هەیە دەوڵەتەکان لەگەڵ یەکترا چ پیلانێکە ژێڕن دەوڵەتەکان لەگەڵ یەکترا چ بڵێن بەرامبەرچیەکیان هەیە قوتبەکان چۆنی تەشکیلە بن لێرەوە یانوێت تێبگەن لە ئەوزاعی دنیا کە بە بڕای منەوە میتۆدێکی هەڵەیە ئەمە باژماوە بەرماوەی کۆمونیزمی سۆڤێتە کە دنیای کرد بە دوو قوتبەوە قوتبی سۆشیالیستی هەیە و قوتبی سەرمایهداری هەیەوە لەم بینەیە ئەوەی کە تەحدیدی ئەوەکە تاریخ چۆنە ژوڵێتەوەوانە ڕۆڵی دەوڵەتەکانەوە ڕۆڵی جەماوەری کارگەر و زەحمەکێش و ئەوانە لەناو ئەم معادلاتانەیە هیچ شوێنێکی نییە ئەم سەنەدە فاسیلەی گرتووە بەڵام بەو لێکدانەوانە بۆ تەسویرەی کە من مەبەستمە و لێرەیە هەبێتوانە و فاسیلەیە زۆر ڕۆشنتر و باشتر دەرەکەوێ وە بۆیە من بە بڕوای من لە نەزەر منەوە سوودی هەیە ئەمە بەهەبێت جگە لەوەش قەیرانەکان لایەنی جۆر بە جۆری هەیە قەیرانی ئینسانیمان هەیە ئەمڕۆ چانەیەکێک لە کێشەکانی ئەوەیە ئەم مەسارەی کە ئێستا هەیە بەردەوام بێت لە چینا کاڵین گوایە کێشەی نیە ئەوانە لە ساڵی 2100 ئەسڵەن بە پێی ئەو ئیحسایەتانی کە کراوە ژمارەی دانیشتوانی چین ئەبێ بە 700 ملیۆن کەس
یعنی لە بری ئەوەی زیادکە بەرەو کەمی ئەچێ و ئێستا ساڵ بە ساڵی ڕابردوو 6 ملیۆن کەس لە چینا زەواجی کردووە 6 ملیۆن کەس لە چینا لە یەکجا بۆتەوە ینی 6 ملیۆن کەس خێزانی پێکێناوە 6 ملیۆن کەس خێزانی تێکداوە ئەمە دۆخێکی بڵێن دووبارە بەرهەمەهاتنەوەی کۆمەلگاکان خەریکە دووچاری کێشا بێت جگە لە قەیرانی ژینگە قەیرانی ژینگە کەم نییە ئەم پارە قەرزارانەی کە ئێستا ئەمریکا قەرزارە و ئەمانە هەموو ئەو سەرۆت و سامانەی لە داهاتوە بێ لە عرز دەربێت و هین بکرێ بەهەرحاڵ ئەمانە لایانی جۆربەجۆری ئەم قەیرانان کە پێویست بە ئاماژە پێکردنیانەکە بۆی کەوا تەسویرەکە ڕۆشنتر بێ بەهەرحاڵ ئەم پرسیارەی هاوڕێ هەژینی ناشاتووە سڵا هاوڕێ ڕەحمان سوپاس بۆ لێکدانەوە کە دەستی هاوڕێ شەماڵیش خۆش من پرسیارێکم هەیە کاتێک بەڕوونی شاهدی مەترسی فاشیزمی پێتان وانێ کە هێشتا چینی کرێکاری جیهانی لەو ئاسەدا نییە کە بتوانێت شۆشێکی جیهانی بەرپا بکات لەبەر ئەوەی نیشانەکانی دیار نییە ڕەنگە ناڕزایی هەیە بەڵام بە جۆرێک نییە کە بتوانێت نظامی چینایەتی بێنێتە ژێر پرسیار بەرحاڵ ئەمە لەم بەندەی داهاتوە یاخود لە بەندەکانی تراتوانی هەر لێرەوە وەڵەن دەستخۆشیەکەم لە هاوڕێ هەژیریش ئەینەنەوە بۆ وەڵام بە پرسیارەکەی ئەو کە پرسیارێکی زۆر بجەیە باگوا هەنگاو بە هەنگاو بڕۆینە پێشێ بەشێگەم سەنەدە لە بەندەکانی لە مێحوەرەکانی 7 و 8 و 9 ئیتفاقاً هەر لێرە بەسامی خۆی حولی داوە وەڵام بداتەوە بەو نەوع پرسیارەی کە ئێستا هاوڕێ هەژیر هەیەی ئەگەر ئیجازە بدەی من لە درێژەدا پچمە سەری و ئێستا من لەگەڵ دووبارە ئەو قسەی تۆشەم قەیرانەکان هەمە لایەنەن و لایەنی جۆرا و جۆری هەیە ئەینەن وایە دووبارە توانم ڕجوع بدەمەوە بە لە سەفحەی ئەوەڵیدا باسی ئەو لەو حتا لەو بەشەی کە باسی بەربەریەتی کاپیتالیزمان کردووە توان بابە ئەم نەزمە بۆ خۆی گەیشتۆتە جێگایە ئەسڵی ئەسالەتی سوود و سوودوەرزی نەتەنیا کارگەیشتۆتە جێی ئەم چەوسێنەوەی بێبەزەیانە بۆ ملیارتا کرێکار و کۆمەڵانی خەڵک هەموو ئەم مشکلاتی تر لە مشکلاتی پەنابەریەوە گرە تا هەر ژینگە ئێستا کە تۆ باست کرد ئێستا ئەو فاکتەی تۆ باسیەکەی بەلحازی ئینسانی بۆ ئایندەی کۆمەلگای چین و حتا نازانی لە ئایندەی کۆمەلگای خودی ئوروپایی و ئەمریکادا چ مەترسیهایەکی دیکە دێتە پێشێ هەمووی ئەمانە ئەمانباتەوە سەر یەک ئەو نەوع نەقدا ئەو نەوع ڕەخنەی ئێمە هەمانە مشکلەکە لە نەزمی سەرمایەداری لە خودی قەیرانەکانەوە دەست پێ ناکەن قەیرانەکان بۆ خۆیان بەرهەمی ئەم نەزمەیە کە خۆی سیستمی تێکۆشان بۆ کەڵەکەکردنی سەرمایەی بڵاوکردنەوەی چەسانەوەی زیاتر و بەرحاڵ کێشەی لەگەڵ بەشەریەت لەگەڵ کۆمەلگا لەگەڵ هێزی کار لەگەڵ هێزی ئینسانی دەقیقەن بەرەو قەیرانەکان یەبە بەرەو قەیرانی ئینسانی بەرەو قەیرانی ژینگە بەرەو قەیرانی مهاجرەت بۆ ئاڵان لەم دەورانەدا لە پەستا لە وڵاتانی ئوروپایی ڕاستە ئفراتیەکان زیاتر دێنە سەرکار و خەریکن پەراگرن لە خودی ئەمریکا و ترامپیش بۆ بەندی یەکی پلاتفۆرمەکەیان دژایەتیکردنە لەگەڵ خەڵکی پەنابەر و مەهاجر لە سوورەتێکە دوای شەڕی جەهانی دووەم هەر لەم ئوروپایە خۆیان ویستویانە پەنابەر و مەهاجر بۆی احتیاجیان بە هێزی کارەکەی بووە ڕوو کاتە ئوروپا و بێن ئوروپای پێ ساخ بکەنەوە و بەرحەڵاقبەت لەو دەورانەی کە پێشوازشیانە کرد یعنی دەقیقە نەگەڕێتەوە سەر سوود و سەرمایە ژینگە بۆ ئاوای لێ هاتووەکە خەریکە بەشەریەت بەرەو ئەوە بە ئەم کوڕەی خاچێت یا زیندەگیەکە جێگای ژیان ببێتە جێگایەکی نالەبار بۆ ژیانکردن مەترسیدار بۆ ژیانکردن دەقیقەن ئەویش هەر سوود و سوود پەرستی خودی ئەم نظامەیە لە پلاتفۆرم و پرۆژەکانی هەموو ڕاستە ئێفراتەکان و خودی ترامپا کە فەورەن یەکێ لە ئەوەڵین کارەکاریەتی ئەوەی پێڵەن معاهدا یا ئێتلافی بە حەدیاقەلێکەوە بۆ زاهرەن کارهایەک لە پێناو ئارامکردنەوەی وەزعیەتی ژینگەدا هەڵیەگرن دێتە دەرێ منیش قسەکە ئەوەیە ئەم قەیرە هەمەلایەنانە هەن بەڵام ڕیشەکەیە گەڕێتەوە بۆ خۆی خسرەتی نەزمەکە ئەم نەزمە خۆی لە نێو خۆیدا بەرحەڵاقبەت
بەرهەمهێنەری معزلاتەکان و مشکلاتەکانە بۆ یەکانە هەمیشە دای مارکسیستەکان و کۆمونیستەکان کوتیانە ئەم نەزمە هەر بە درێژە کێشانیشی هەر بە پەرەگرتنیشی هەر بەوەی تەکنۆلۆژی ئاوا بەهێزترە بێ ئاوا قەویترە بێ بەڵام بەجێوەی ئاسوودەگی بێنێ ئەسارەت دێنێ بەحاڵەمە خسلەتی چەوسێنەرانەی ئەم نەزمەیە بۆ یەکانە ئێمە لە بەشی ئاخرەکەیە بەو نەتیجاکەین دەی چارە چییە؟ چارە غەرێزەوەیە ملیارد تا کۆمەڵگای ئینسانی و چینی کرێکار ئەگەر خۆمان قۆڵی لێ هەڵنەماڵین و شۆڕشێکی کۆمەڵایەتی بەسەر ئەم نظامەدان نەکەی و لەسەر کاری نەبەی بەڕاستی دنیا بەرەو نابودیە بن بەڕاستی دنیا بەرەو خراپبوون بەسەر خۆیان و هەموو کۆمەڵی ئینسانیا بن مەگەر هەرستا مەترسیەوە نییە گەر شەڕێکی ئەتۆمی بێ نازانم چەند بەشی دنیا ئاسن تێکەچێ و لە بینەچێ خۆیان مەگەر ئیدعا ناکەن لە چاو تروسکیان نەکە ئەتوانن ئەم کوڕەی ئەرزە لە بین برن چەند جاری بەدەیان جار ئەمە من مەزورمەوەیە ئەو فاکتانەی تۆش باسکرد منەی هەر پاڵ ئەو مێتۆدە ئەو بۆچوونە کە خودی نەزمەکە نەزمی سەرمایەیە کە بێ بکەوێتە بەر ئەو ڕەخنە و تەعاروزەی ئێمەی کۆمەڵانی خەڵکو چینی کرێکار و مارکسیستەکان و کۆمۆنیستەکان جا ئەوختە دەستەبەرکردنی قەیرانەکان من زۆرم پێ دروستە ئەوەی لە تەحلیلمانە لە تەوزیحمانە لە لێکدانەوەمانە لە قانعکردنی ئەم ملیۆنات چینی کرێکارە بۆی دەست بەرێ بۆ ڕێگانەجات دەست بەرێ بۆ شۆڕش کۆمەڵایەتی هەموو ئەوانە پێویستە من ئەگەر ئیجازەم ببێ ئیدامە بدەم بڵم مەسەلەن چەند مەحوەرێکی دیکە و دواتر گەر تۆش قسەیەک بۆ حتمما واردی باسەکە ببی ئەگەین بەو جوابی ئەو پرسیارانەی هاوڕە هەژیریش ئەمە لە درێژەکەیە وتم مەسەلەن لە بەندی چوارەکەیدا ئەم سەنەدا ئەگەر ئیجازە بدەن بە من بەڵێ لە بەندی لە مەحوەری پێنجمەکەی ئەڵێ خەتەری فاشیزم الان دنیا تهدید دەکات بۆ ئەمە بێبنەمان نەبووە دقیقاً لە بەشە لە قسەی پێشووی تروژ ئەوە تۆشە ئەوە بوو حتا لە مقدمەکە ئەڵێ ئەم ڕاستی ئفراتی و فاشیزمەی کە لە جەهانە ئێستا دێ بۆ خۆی لانیکەم لە چوار لەوە پێشەوە لە دەورەی تاچر و ڕێگانەوە سەرەتەکانی شکڵی گر بۆ ئەو نەزمەی اقتصادی و سیاسیەی کە نەهایەتەن خۆیان نێویان نا لیبرال دموکراسی حتا دەورانێک سوسیال دموکراتەکان لە ئوروپا و حتا حزب دموکرات لە ئەمریکا هاتنە سەرکار و دەوڵەتی ڕەفاهیان دروستە کرد و ئیمتیازاتێکیش ئەدرا بە چینی کرێکار و کۆمەڵانی خەڵکو و ئەلبەتە لە ژێر فشاری خەبات و مبارزەیەکیشا ئەبوو بەرحاڵ خودی ئەو نەزمە بەرحازی اقتصادی بەرحازی سیاسی هەر لە دەیەی هەشتای سەدەی پێشووە تووشی بنبەست و ناتەواویەکانی خۆی بوو بۆیە هەر جارە هەر ئەم لە چوارچەوەی هەرم نەزمەی اقتصادی ئەوختە شەڕیشان لەگەڵ بلۆکی سەرمایەداری دەوڵەتی بوو لە دەورەی ڕێگانەوە لە دەورەی تاچرەوە ئەو وەختە خۆیان نێویانە نا ڕفۆرم بۆ ئێمەوە کە لە دەروی ئەو نظامە تەماشاوانە کرد پێمان سیر بۆمە نێوێنن ڕفۆرم بەڵام ئەهاتن لەو نەزمە اقتصادیەی کە ئەویان بوو ڕفۆرمیانە کرد بە قیمەتی چی بە قیمەتی ناڵام چکۆلەکردنەوەی دەوڵات ئەوەی پێڵەن ڕاضت کەشی اقتصادی و بەرحاڵ بێکارسازی وەسیع هێرشکردنە سەر سفرەی خاڵی کرێکار نمونە بەرجەستەکەی ماندی نزیک بە 1000 ڕۆژ عقبەت اعتصاب و مانگرتنی گەورەترین معدەنچیەکانی ئینگلیس لە دەیەی هەشتایە کرا و تاچری زەدی کارگەر کۆتانە هات تاواقەن بە شکستی کێشان یعنی لەو وەختەوە ئەبینی نەزمی پێشووی دوای شەڕی جەهانی دووەمیان تووشی مەحدودیەتەکانی خۆی تووشی بنبەستەکانی خۆی بوو بەڵام عاقبەت هەر هاتوو ئەوە ئالتەرناتیوی ڕاستی ئیفراتی ئەهات ڕێحەلی خۆی یا شێوەی خۆی نیشاندا هەرچی هاتوونەتە پێشێ و بەتایبەت بە شکستی سەرمایەداری دەوڵەتیش عاقبەت ئەم ڕاستی ئفراتیە بەلحاظی اقتصادی بەلحاظی سیاسی پەرەیان زیاتر گرتووە وەڵعانە بینین عاقبەت هەم لە ئوروپا و هەم لە ئەمریکا لە بەشێک گەشتونەتە قودرەت دەڵانێت ئەم ڕاستی ئفراتی و فاشیزمە لە
لەم چوارچەوەدا بینین عاقبەت ترامپی بە قدرەت گەیاندووە پێشەوەی ترامپ بە قدرەت گا مەگەر هەرم ڕاستی ئفراتیە لە بریتانیا تەرحی برێگزیتی جێبەجێ نەکرد ئەبین عاقبەت برێگزیت دەرهاویشتەی عاقبەت ڕاستی ئفراتی لە خودی بریتانیا بوو هەرستاوە تۆ لە فەڕەنسا لە هۆلاند لە خودی ئەم سوێدەی ئێمە زندگیەکەین لە پەستا تۆ بینی ئەم ڕەوتی ڕاستی ڕاسیست و لە عین حاڵە لەم نەپرسی فاشیست پەرەیگرتووە ئەمە مەتر ئێمە لێرە قامکێکمان هەم ئەم پێشینەمان باس کردووە قامکمان لەسەر ئەوە داناوە کە ئەم خەتەرە هەیە لە دنیای ئەم بنبەستانەی نەزمی سەرمایەداریە لە دنیای بحرانەکانیانە عاقبەت یا ڕێحەلی زۆر ڕاست و ئفراتی و فاشیست دێتە مەیدان یا ئەوەیە دەورانێک هەرم نەزمی سەرمایە ڕێحەلی چەپی بورژوایی بوو سوسیال دموکراسی بوو دەوڵەتی ڕەفاهی بوو اتفاقاً قسەیەکی ئێمە ئەوەیە خودی ئەم باڵی چەپی بورژوایی بە تەواوەتی لە بنبەستایە وان نییە بە ئاسانی بتوانێت کەمە ڕاستکاتەوە هەر بۆیە کانێشە اتفاقاً مەسەلەکە ئەوەیە چینی کرێکار ئەگەر ڕێحەلێکی ڕادیکاڵ بنەڕەتی ئاڵوگۆڕپێکەنەر بێ ئیتر لە چوارچەوەی سەرمایەداریە نییە دەرەوەی ئەو نەزمەیە و لێرەوەی اتفاقاً ئێمە و نەتیجەی لێکرین پێویستی بوونی دەست بەجێی شۆڕشێکی کرێکاری پێویستە بەڕاستی ڕێحەلێکی سووەم وجودی نییە ئێمە ئەمانەمان باس کردووە لە بەندەکانی لە مەحوەرەکانی 8 و 9دایە ئەو مەسائلە باس کراوە کە بە دەرەجەیەک جوابە بۆ پرسیارەکەی هاوڕە هەژیری نە بەڵێ سەرمایەداریەوە وەزیەتی لە ئەوجی هێرشی خۆیەتی بۆ سەر چینی کرێکار و کۆمەڵانی زوڵم لەکراب لەم دنیاەدا لە دەرونی خۆیدا فاشیزمی هێناوەتە ڕوو ئەجملە لە ئەمریکا و لە خودی ئوروپایە بەشەگەوەی ئەم ڕەوتە فاشیستیا توانێت پەرە بگرێ دقیقاً غیابی ئەوەیە کە چینی کرێکارێکی وشیار ئاگا سازماندراو بە بۆچوونە چینایەتەکەی خۆی کە بۆچوونێکی سۆسیالیستیە هیچ شتێکی دیکە نییە کە زاڵبوونی بۆچوونێکی کۆمۆنیستیە کە ئەوەش لەلایەن پێشڕەوان و ڕابەرانی سۆسیالیستی و کۆمۆنیستی ڕێکخراوی سازماندراوی تەحەزب یافتەی و یا حتا لە ڕێکخراوە جەماوەریە گەورەکانی خۆیدایە دەبێت ئەوە شکڵ بگرێت دەنا ئەو قسەی هاوڕەهەژی زۆر ڕاستە تۆ تەماشای دنیای ئەمڕۆکەی بێزاری لە نەزمی سەرمایەداری لە هەموو دەورانێ زۆرترە لە دەورەی شەڕی جەهانی ئەوەڵ زۆرترە لە دەورەی کە ئەنقلابی ئۆکتۆبریشی تیاکرا لە دەورەی شەڕی جەهانی دووەمی زۆرترە لە دەورەی 20 ساڵەوە پێش زۆرترە بەڕاستی سەرمایەداری بۆ خۆی وها ماهیەتی خۆی نیشان داوال ئەن تۆ لە هیچ کوێی دنیا باوەڕ ناکەم زۆر پێویست بێ ئەوەی پێڵەن ئاگاهگەری ڕەوشەنگەری بکەی کە بڵێ بابە ئەم نظامە گەندەڵە ئەم نظامە چەوسێنەرە ئەم نظامە دژە ئینسانە هەر کەس هەر بەشەرێک کە ئەگەر بۆ دیموکراسی درۆیە ئەم لیبرالیزمە کە ئێڵێن باسی ئازادی تیانە ئەمریکا دەوڵەتەکان دوای باسی قانونەکەن قانون ڕعایەت ناکەن هەر کاتێک قانون بە نەفعی خۆیان نەبێ پێشیە لەکەن فاسیدن ئەمانە هیچ پێویستی بەوە نییە دابنیشی ئێستا تەبلیغاتی بۆ بکەیتوانە خەڵک بەڕوون و ئاشکرایی باسێکە خۆیان دێنەڵ گاڵتە بە دیموکراسیەکەن خۆیان دێنەڵێن دیموکراسیینە من ئاورە ڕەحمان لە ئەمریکا ئەم ڕەوتێکە لە پشتی ترامپەوە وەستاوە گرێکیایە خوازیاری ئەوەن ترامپ بێ پاشا ئەڵێن کاتی پاشایەتی هاتوۆتەوە ئێمە ئەم دیموکرات بە عەلەنی بە ئاشکرا بەڕەش لەسەر سپین و سیوانە دیموکراتێت سیستەمێکی سەقەتە سیستەمێکی پاشیلە ئەو پۆتینە ئێستا بەعزێک لە کۆبلیستەکانەوەوانە بە شان و باڵیا هەڵەدەن و گوایە لە بەرامبەر ئەمریکایە وەستاوەتەوە لە ڕوانگەیەکی زۆر پاشیستانەوە خۆی دانیشە لەم حەزارەتەی غەرب ئەم مافی مرۆڤ و ئەمانەی کاتۆتە پێشەوەمان نامێ بێ زەربی سەفر بکرێ ئەمە تێکشکاندن و ئەمە حەزارەتێکی داڕزیوە شارستانەتێکی داڕزیوە لە غەرباکە دروستە بێ و ئێستا ترامپ و لایەنە فاشستەکانی ئەوروپاوانە هاوکاری پۆتینەکەن لە پشتی پۆتینەوە وەستاون وە هینی پۆتین مەبەستمەوەیە کە مەسالەکان ئەوەنە ڕۆشن بۆ تۆ مەسەرەن جارانەمانە دیکتاتوری پرۆلتارە نا دیموکراسێتەوەوانە
ئێستا کە بۆ ژوازی خۆی بە ئاشکراڵێ بەڵێ من ملیاردێرم و هەموو ژیانی تۆ بەدەستی منە من چیدم بچین بێ ئەیکەم و ئەوانە بۆ خەڵەکە بێ یەخەی کۆمیستەکان بگرێەوە باسی دیکتاتۆریەت و ئیستیبدا دەکەن ئەوە خۆیانن بە زمانی خۆیان ئەڵێن ئێمە ئیستیبدادی پارە دیکتاتۆرەتی پارە و دەوڵەمەنەکانمان بنیاد ناوە و ئەمەی ئەو سیستەمی کە ئێمە ئەتوانین بەڕێوەی بەرین ئەو دەم چی هەیە ڕێگە لەوە بگریا کام ڕەخ ناتوانێت ڕوبەڕی کۆمیستەکان بێتەوە کە قسە لەسەر دیکتاتۆریەتی پرۆلیتاریا بکەن قسەکانی تۆ زۆر دروستە منی تر ئەو بەشە دەست خۆش بێ منی پێم وایە بە پانتای ئەم دنیاە ئەم ئەنزجارە هەیە ئەم ناڕەزایەتیە هەیە ئەشی بینین لە زۆرجی خۆی نیشانەدا مەسەلەن تۆ لە پشتی ئەو ئاعترازەی کە بۆ ماوەیەکی توولانی لە خودی فەرانسە بەنێوی جلی قەزەردەکان دەرکەوت خۆ مرزانەمەوە ڕاستە و خۆ ئاعترازات و تەزاوراتای ڕاستە و خۆی کرێکاری خارج بەو معنایە نەبوو بەڵام لە پشتیەوە تووڕەیەکی تند لە نەزمی مەوجود و نەزمی سەرمایە لە پشتەوە هەر بەڕواڵەت بە ئاشکراش نەزمی سەرمایەداری بوو یا مەسەلەن ئێمە 2010 بۆ خۆم شاهدم نووسراوەم لەسەری بووە بە مدەتی 2 مانگ 2 ملیۆن ئەوەی پێڵێن پرۆلەتاریای سەنعەتی لە فەرانسەی کە کۆمۆنی پاریسی وەختی خۆی تەجروبە کرد بوو هاتە مەیدان و اقتصابی کرد خەباتی کرد بەڕحەتوە بینی ئەمانە هەیە هەر لەم هاوینی ڕابردووە لە ئاڵمانی وڵاتێکی تەواو پێشکوتووی سەنعەتی لە ئابعادی هەزاران نەفەرە و بۆ هەفتە دەڕۆژ و 2 هەفتە و 3 هەفتە مانگرتنە زۆر تونوتیژەکانی کرێکاری لە عەلەیهی نەزمی مەوجود بوو دەنەتیجە دنیای ئێستا پرە لە ئاعترازات پرە لە ناڕەزایەتی ئەی بۆشاییەکە چییە ئەو قسەی وە هاوڕێ هەژیر بۆشاییەکە هەیە بەڕاستی ئەوەیە کە بەرحاڵ بەسەر ئەم خەباتی چینی کرێکار ئاعتسابەکانی ئەم ئاعترازات جەماوەریانە لە ئوروپا و ئەمریکا تا ئەگاتە وڵاتانی دیکە بەڕاستی ئەوەی پێی ئەڵێن بەرحاڵ ڕابەریەکی ڕۆشنبینی سۆسیالیستی کۆمۆنیستی یا پلاتفۆرمێکی وازاڵ نییە یعنی ئەو بۆشاییەکە ئەو شتەیە کە مەسەلەن لە ئینقلابی ئۆکتۆبرە پڕکرایەوە فەرقی وڵاتی رووسیا لەگەڵ ئاڵمان لەگەڵ هەرە وەختە چوزانم ئینگلیس کە لە شەڕا بوو فەرانسە لەگەڵ لە شەڕا بوو لە ئەڵمانە پێشبینیەوە کراکە عاقبەت لەوێنەش شۆڕشێکی کۆمەڵایەتی بکرێ چەپ و سۆسیالیزمیشی زۆر تیاقەوی بوو سۆسیال دموکراسی ئەو وەختی زۆر تیاقەوە بوو چی شکلی نەگرت هەر ئەوەی کە عاقبەت ئەوەی پێی ئەڵێن سیاسەتێکی سۆسیالیستی پراتیکی کەویش لەلایەن ڕابەریەکی ڕۆشنبیری مارکسیستی کۆمۆنیستی حزبی بێ تەشەکولی بێ ڕێکخراوی لە نێو هێزی جەماوەری کرێکارە بێ لە رووسیا ئەوە شکڵی گرت ئستراتێژی و تاکتیکی دروست چێشرایە پێش ڕابریەکی ڕۆشنبیر هاتە مەیدان عاقبەت لەو وڵاتەی کە بە چاو ئاڵمان زۆر ناسەرمایەداری تر بوو زۆر حتا بەشێکی زۆری کۆمەلگای رووسیا وەختی هێشتا کوونێ دێقانی بوو حتا بەشێک لە هێزی ئەو شۆڕشە سۆسیالیستیە دێقانەکان بوون سەربازەکان بوون بەڵام مهمەوە بوو عاقبەت ڕابەری ڕێکخراوبوون تەحەزب وجودی بوو وتوانی عاقبەت ئەو بۆشاییە پڕکاتەوە ئێستا لە دنیای ئەمڕۆدا چینی کرێکاری جیهانی چینی کرێکار لە ئەم یا ئەو وڵات کام بۆشاییە بێ پڕکاتەوە ئەبێ ئەمە پڕکاتەوە دەنا هێزی بەرینی کرێکار و زەحمەت چێشەیە بۆ خەبات و بۆ مبارزە نیشانیشی داوە بەرحاڵ ئینزجار و نفرەتەکە لە سەرمایەداری هەیە لەهێن حاڵە بەڵام ئەوەی ئێمە ئیتفاقەن قسەمان لەسەر کردووە بۆشاییەکە ئەوەیە کە عاقبەت پلاتفۆرم و سیاسەتی سۆسیالیستی بۆ بزوتنەوەی کاریگەی زاڵ کراو بەسەر بزوتنەوەی کرێکاری هەر وڵاتە لە ئوروپایە لە ئەمریکای یا لە ئێرانێکا کە مۆزوعەکاری ئێمە ئەوە پێویستە ئەبێ ئەم ڕابەریە ئەم بۆشاییە و ئەم ڕێکخراوبوونە پڕ بکرێتەوە کاریەوێ ئەوە تەلاشەوێ ئایا ئەکرێت بە نەزەرم ڕەوتی خەبات و مبارزەی چینایەتی ئەیدا بەدەستەوە بەڵام حەولدانی وشیاردەرانەی کۆمۆنیستەکانی ئەم سەردەمە و مارکسیستەکانی ئەم سەردەمەی دەوێت ئێمە بەش بە حاڵی خۆمان حزبێکین گۆشەیەکین
بە قەولی ئەدەبیاتی کلاسیکی مارکسیستی گۆردانێک لەم هێزی مارکسیست و کۆمونیستی دنیای ئەمڕۆ بەش بە حالی خۆمان قسەمانەیە ئەوەی قسەمان بڕەکە ئەوەی نووسینمان بڕەکە ئەوەی پراتیکمان ئیجازادا کۆمەک بکەین بە پڕکردنەوەی ئەو بۆشایە ئەمەش لە چۆواکرێ بەشێکی وەیە اتفاقن لە پێشە بتوانین ئەوە تەسیر گوزار بین ڕەوتی ڕووداوەکانی کۆمەلگایەکی وەکو ئێران بەرەو ئاڵوگۆڕێکی سۆسیالیستی بەرین بۆیە بەشی ئاخری سەنەدەکەمان و نەتیجە گیرەکەمانەوەیە وشیارگەری هەر پێویستە ئەوەی پیاڵەن تەبلیغ و تەرویزیش پێویستە کار بۆ هاوبەستگیەکی جەهانی مارکسیستەکان و کۆمۆنیستەکان و بەشی پێشڕەوی کاریگەر هەر پێویستە جزوی کاری ڕوتینمانە بەڵام ئەگەر بمانەوێت تەحولێکی گەورە ڕووبدا ئەوەی پیاڵین شۆڕشی سۆسیالیستی یەکەوجار و لە دەک وڵات بەیەکەوە ئەوە ڕوونادا لە کام وڵات لەکوێ ئەلان ئێستعدادەکە زیاتر بۆی هەیە بەشی نوۆی بەڵگەنامەکەی ماڵێ ئێمە حزبێکین لە کۆمەلگای ئێرانە فعالێت دەکەین کۆمەلگای ئێستای ئێران بە مشەخەسە چینی کرێکاری ئێران کۆمۆنیستەکانی ئێران لە نەتیجەی 40-50 ساڵ خەباتی خۆیان لە دوای ساڵی 57ەوە ئاڵوگۆڕێکی گەورەکە لە وڵاتە بەڕێوەیە یەکێ لە وڵاتانەیە مستعد بۆەوەی ئاڵوگۆڕێکی بنەڕەتی و سۆسیالیستی تیا بەوجود بێ بۆ ئێمە ئەبێ بەشێک بین لە پێکێنانی ئەو ئاڵوگۆڕە سۆسیالیستیە ئەگەر ئاڵوگۆڕێکی سۆسیالیستی ئاوا لە ئێرانە شکڵ بگرێ ئەگەر ئەوەی پیاڵین ئینقلابێکی کۆمەڵایەتی و کارگەری لە ئێرانە شکڵ بگرێ ئەوە هیچ کرێکار و کۆمەلگای ئێران لە بەربەریەتی سەرمەهەداری نەجاتەدا پێمان وایە تەسیراتێکی گەورەی ئەوەڵەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی دراوسەی خۆی دووەمە لە ئاستی جەهانیشا ئەبێت وها تەحولێک ڕووبدا ئەمە کۆمەکەکە بۆەوەی عاقبەت زەمینە ئێستعداد مەیل بۆ تەحولی شۆڕەتجێڕانە و سۆسیالیستی لە وڵاتانی دیکە لە ئاستی جەهانی پەرەبزەنێ شۆڕشی ئۆکتۆبری ژوا تاسیریدانە وەختی ئینقلابی ئۆکتۆبر کرا لە دڵی ئەودا بوو عاقبەت ئەو هەمبەستەگیە جەهانیەی کرێکاری بەوجودات لە زۆر لە وڵاتانی دیکە ئەو تەسیریدانە لانیکەم ڕەوتە چەپەکان بەهێزتر بوون بەقووەتر بوون بەداخەوە لە کەم جێگای دیکە شۆڕشی سۆسیالیستی ڕوویدا ئەوە بەجێ خۆی خودی تازە شۆڕشی سۆسیالیستی ئەوێنە زۆر زوو بە دوای نەمانی لێنینە سەریان بەرەو جێگایەکی دیکە برد بەداخەوە و لەتمەی وەشان بەرحاڵ من ئەگەر قسەی ئاخرم لەسەر قسەکەی هاوڕێ هەژیر بکەم ئەلعان و دەست بەجێ ئەوەی ئەو پێڵێ شۆڕشکی سۆسیالیستی جیهانی ناڵعان فەورون و دەست بەجێ نییە بەڵام ئایا ئەو چاوەڕوانیە هەیە ئەکرێ و ئومێدە بێ من ئومێدەوارم ئەو ئومێدە بێ و یەکێ لە بنکەکانی حەولدان بۆ دامەزراندنی شۆڕشێکی سۆسیالیستی تەسیری گوزار لە منتەقەکە کۆمەڵگای ئێران و ئاڵۆگۆڕەکانی ئەوێتی و جابۆیە ئێمە وەکو حیزبی کۆمونیست کارگەری حکمەتیست حزبە چەپ و کۆمونیستەکانی دیکە و بەرەی بەرابەری و چینی کرێکاری ئێران ئەساسەن بەرەی ئازادی خواز و بەرابەری خوازی ئێران بەڕاستی وەزیفەیەکی زۆر گەورە و تاریخیمان لە دڵی ئەمە ئەوزاعی ئێستا لەسەر شانە هەستین بە بەرپرسایەتی بۆ جێبەجێکردنی ئەو ئەرکەی لەسەر شانمانە ئەلبەتە ئەرکێکی سادە نییە ئەرکێکی قورسە مانع و مشکلات زۆرە ئەگە پێویستەکە لە درێژای ئەتوانین باشە حتما ئەوە پرسیارێکی کەش هاتوو لەلایەن هاوڕێ مصلح ڕێبوارەوە ئەوڕێ مصلح کە ئەڵێ ئایا ڕێخستنی حیزبی کۆمونیستی پێشمەرج نییە بۆ شۆڕشە بێگومان وایە ئایا حیزبێکی وا هەیە حیزبێکە هێزی بەرینی کارگەر بێنێتە مەیدانی شۆڕش پرسیاری سەرەکی لای من چلۆن بەرهەڵستەکان لابەرین بەرحاڵەمە لە درێژەی باسەکە پێم خۆشە کە ئاماژەی پێ بکە ڕەحمان وەڵامی بدەیتەوە من لەو سەنەدە سێ سەرنجم هەیە کە ئەوە بە ڕیز باسییانەکەم بۆوانە یەکەمین لەو بەشی پێنجەمەیە کە قسە لەسەر دەرکەوتنی فاشیزمەکە ئاماژەکردن بەوەی نوچی تیژزی ئەم فاشیزم چکە لێکدانەوە بۆ فاشیزم و لێکدانەوە بۆ ناسیۆنالیزمە پەرگیرە ئەتوانێت بە دووشەوە بێ بە شێوەیەکەوەی کە بۆژوازی وڵاتێکی دیاریکرا و
بۆ بڕینی بردننی بەشێکی زۆرتر و تحویلکردنی ئەزمەکە و قەیرانەکەی خۆی بۆ وڵاتانی تر و گوایە ئەوان بازی کێشەکانی ئابووری وڵاتەکەی ئێمە بنەوەی کە ئێستا زاهرن ترامپ خەریکێتی ئەوانە پێویستی بە جۆرێک ڕۆحیەتی ناسیۆنالیستی و بەسیجی خەڵک هەیە و ئەمانەوە فاشیزم ئەتوانێت ئەوە ناسیۆنالیزمی پەرژیر دەتوانێت لێرەیە وەسیلەیەک بێ شتێکی تر کە فاشیزمی پەرژیر بە شوێنیەوەتی هەمیشەوە ئەستی مەسەلەکەی ئەمەیە بە کۆی لە کێشانی خەڵکی کارگەر و زەحمە کێشە ینی ئێستا باسیەوت کرد کە مەسەرەن ئەوروپا پێویستی بە کارگەرانی کۆچ کردووە هەبووە لە کاتی دوای شەڕی جیهانی دووەمەوە ئەوانە بەڵام ئێستا حەمەلاتەکان ڕوبەڕووی ئەوانەکرێتەوە ئێستا ئەوروپا بۆ بەتایبەت بۆ کەرتی خزمەت گوزاریەکان و بۆ کەرتی تەندروستی ئەوانە لە دوای جەنگی جیهانی دووەم زیاتر پێویستی بە خەڵکە یعنی ئەو کاتە و پێویستی کە بۆ کارگەری مهاجر هەبووە ئێستا دوو بەرابەری ئەو کاتەیە ینی شوێنێکی وەکو هۆڵندا کە حیزبێکی فاشستی زۆر زۆر بە قوتی تایەوە کێشەیەکی زۆر گەورە هەیە بۆ پەنابەرە بە پێوە حسابانەی کە کردویانە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە سەر و 300,000 کارگەری بڵین کارگەریان پێویستە لە بواری خزمەت گوزاریەکان بە تایبەتی لە بواری تەندروستیان کار بکە وام کارگەرانە بێت لە دەرەوە بێن باسەکە لەسەرەوە نیە کارگەریان نایە بەڵام کۆیلیان ئەوێ کارگەریشانەوەیە کاگەر بێکار بوو نەچێت لە بیمەی بێکاری وەربگرێ ئەگەر هەرکاری نەکردبوو داوای سۆشیال نەکە ماڵوم ناڵی نێنێ بۆ لەسەر حسابی دەوڵەت گەورەی نەکات و بەحساب بەخێویان نەکە ئەمانی کە پیانەوترێ مەسرفی زۆری وەڵفەر ستیت یاخود بڵێن دەوڵەتی ڕەفاه و ئەمانە نەکێشن باسەکە لەسەرەوەیە پەلامار بۆ سەر کارگەری مهاجر بۆ بە کۆیلەکردنیەتی و ئەم بە کۆیلەکردنە یەکەمین هەنگاوە لە بە کۆیلەکردنی چینی کارگەر بەگشتی ئێمە پێویستمان بەوەیە لە قسەکردن لەسەر دەرکەوتنی فاشیزمە ئەم مەسەلەیە زۆر بە بەرجەستەیی ڕۆشن بکەینەوە کە ئاڵوگۆڕەکان لە کولتور و لە ئەرزشەکانی سەرمایه‌داری ئەم سەردەمەیە بۆ سەرمایه‌داری بڵین جەنگێکی مەسیریە بە جۆرە لە جۆرەکان کە ئێوێ سەرنجام بگاتە جێگایە کە تەنانەت لە هەموو ئەو دەستکەوتانەی کە لە 200 ساڵی ڕابردووە بە شەریەت بەدەستی هێناوە لە ڕووی بەهای یەکسان و مافی مرۆڤ و ئەمانە لە هەموو ئەمانە ڕزگاری ببێەوە هەموو ئەمانە بکبین چونکە بەشێک پیان وایە سەرمایه‌داری ینی دیموکراسی ئازادی فەردی سەرمایه‌داری ینی ڕێزگرتن لە مافەکانی مرۆڤ و ئەمانە حقیقەتەکەیەوەیە کاپیتالیزم سەرمایه‌داری بە شەقەمەی بەسەرا فەرز کراوە بە شەقی چینی کارگەر ئەمەی بەسەرا فەرز کراوە بە خەباتی 200 ساڵە ئەمانی بەسەرا قوبول کراوە لە ترسی شۆڕشی کارگەری هاتووە پەنای بردۆ بۆ ئیسلاحات و ڕیفۆرم بۆ چینی کارگەر لێرە پەلامار نەدا شۆڕش نەکەوە و کارێکە لە رووسیا کردی ئەوانە لە ئەوروپا دووبارەی نەکاتەوە ئەمانیان بە ڕۆشنی ئەوت بە ئاشکرا لە دوای شەڕی جیهانی یەکەم و باسییان نەکرد و ئەوانەی کە بۆ ژوازی سەرمایه‌داری عاقڵ بوون ئەیانوت ئەمەیە سەرمایه‌داری بۆیە ئاوا هاو ئامێز بۆ لەگەڵ ئەوەی کە پێوتێ مافی مرۆڤ ئەوانە بەشێکی بە شەقی چینی کارگەر ئەمڕۆ کە ئەم جەبهەیە زەعیف بووە سەرمایه‌داری پاش نیۆلیبرالیزم هێز و تااقەتی لە خۆیان شگە بات و ئەوانە ئێوێ مەسلەکە تا ئەخیر بەرێ و دووبارە کۆیلایەتی بکاتەوە ڕسمیەتی پێ ببەخشێ بیکا بە یاسا و بیکا بە قانون نەک هەرەوەی کە واقعی حاڵ چۆن چۆنیە هەتا لە یاساکان و قانونەکانیشە بێشەرمانە ئەمە شەر مەشروعێت پێ بدە ئەمە من لە سەنەدەیە زۆر بە ڕۆشنی نەمبینی دووەم شت ئەوەیە لە جێگایەک لە جێگاکانە شعورەکەی بەشێک ئاوای نەوەک حتمێتی تایە یعنی یا ئێمە بین یا ئەوان بەڵام ئەم ململانەیە سەرنجام ممکنە ڕوتێکی بۆ ژوازی بێتە پێشەوە نە ئێمە بین و نە ئەوان نەفاشستەکان بتوانن سەرمایه‌داری بەو ئاراستەیە بەرن وەنە کۆمیستەکانیش لە مەسیری خەباتیانە بۆ ئاڵوگۆڕی شۆڕ جێرانە بتوان ئەمە یەکسەرەکەنەوە ڕوتێکی ئاوا وەکو بۆ نمونە ئەوەی کە داڤوسی دانا مەسەن کتێبێکی نووسی بوو ماوەیەک لەوبەر ئەوە دەبێت سیستەمەکە ڕیسێت کرێتەوە بێچێک لەو شتانی کە ڕیسێت کرێتەوە ئەوەیە بۆ نمونە ئەوەی پێ وترێ بڵین بیسیک لۆن بیسیک هین کرێی سەرەکی هین بناغەیی هەموو کەسێک بە بڕێک پارەی هەبێ
کاری کردکاری نەکرد ئەم ڕەپارەیە هەبێ بۆ ژیان و بۆ گوزەرانکردنی ئەمانە یەکێکە لەو ئەلتەرناتیوانەی کە سەرمایه‌داری خۆی بیری لێ کردو تۆ ئەلتەرناتیوی سۆشیالیستی نییە لە ژێر زەختی ئەو فشارە و ئەو قەیرانە گەورەیە کە هەیەی بۆی کەوا بازار بچەرخێت و بژوڵێت و ئەوانە پێویستی بۆیە پێداویستە سەرچەکان بە خۆڕایی بدا بە خەڵک بۆی کەوا سەرمایە بچەرخێنێ ئەمە یەکێکە لەو ئەلتەرناتیوانە کە ممکنە لە ئەنجامی پێکدادانە ئەمە بێتە پێشەوە لەبەرەوە حتمێتی ئەوەی یا ئێمە سەرەکەوی نیە ئەوان یا بێ بە کۆیلایەتی یا بەربەریەت یا سۆشیالیزم بە بڕای من مەرج نییە هەمیشەوا بێ مێژوو ڕەنگە کار نەکە بەهەرحاڵ خەباتی ئێمە بۆ شۆشی کارگەری و بۆ شۆشی سۆشیالیستی مەسەلەکە لە ترسی ئەوە نییە گەرم کارە نەکەی ممکنە بەشەریت لە ناو بچێت ئەگەر بەشەرێتیش لە ناو نەچێت ئەگەر ئەم ژیانە هەر ئاوایە کە ئێستا هەیە بتوانێت درێژە بکێشێ دووبارە ئەمە بە شانی ئینسان کەمەوە سۆشیالیزم لەوە سەرچاوەگرێت کە ئێمە ئەم دۆخەمان قوبوو نیە سێم خاڵیشکەوە بڕای من لەم سەنەدەیە بەینم بینی ئەو منەزانم حیزبی کۆمونیستی کارگەری حکمەتی کۆنگرەی گرتووە باسی ئێران ناتوانێت لە ناو سەنەدەیانە بە یاخود ئاماژەی پێ نەکرێت بەڵام کۆمونیستەکان بۆ دروستکردنی بەرەیەکی بەهێز و کاریگەر لە ئاستی دنیای پێویستیان بە بیرکردنەوەیەکی استراتیژیانەی جیهانی هەیە بۆ شۆشی کارگەری باسەکە لەسەرەوە نیە شۆشی جیهانی ئەنجام بدەیت بەڵام شۆڕش لە هەر شوێنێکی دنیاە ئینقلابی کارگەری لە هەر شوێنێکی دنیاە چ معنایەکی هەیە و ئێمە چۆنچۆنی ئەتوانین لە هەمان کاتە کە خەباتەکەین بۆ سەرکەوتنی چینی کارگەر لە ئێرانە بەشێک بین لەم جوڵانەوە جیهانیە بۆ ئاڵوگۆڕێکی شۆڕجێڕانە سەر تاسەری دنیاە شۆڕش هەر بۆ ئێران و بۆ وڵاتانە نییە کە ئیسیبدادی تایە و ئازادی سیاسیتیانە شۆڕش بۆ سویدیشە کە ئێمە خۆمە لە سویداژی شۆڕش بۆ بەریتانیاشە بۆ ئەمریکاشە بۆ ئەم جێگایانەشە لەوێ چۆنچۆنی ئەماکێ و ئێمە وەکو کۆمونیستە کارگەریەکان چ بەشداریەکمان هەیە لەمەیە زۆر کەس ممکنە بڵێ ئەم بەرزەفڕیە چییە ئێوە خۆتان حیزبێکن لە ئێرانەوە هاتوون و ئەوانە و ئاوارەی ئەوروپا بوون و ئەوانە بەڵام منهەجێکی کۆمونیستی کارگەری لە نەزەر منەوە کە هەیە زۆر ڕۆشنتر و دقیقتر توانیەتی تەناقزاتەکانی سەرمایه‌داری ئەم عەسرە کەشف بکە و ئەمە بەرزەفڕی نییە ئەگەر ئەم جوڵانەوەیە بە ئەرکی سەرشانی خۆی بزانێ کە ڕۆڵێکی کاریگەرتر و پێشڕەوانەتر لە جوڵانەوە جیهانێکە ببینێ چەند ڕۆژی تر ئێماچی لە کۆنفرانسێکی سەرتاسەری و بڵین گەورەی هێزە چەپ و کۆمونیستەکانی دنیای بەشداریەکەین بەم پەیامەوە بچین کە ئێمە بەشێکی لەم هێزانە هەر تەنها داوای کۆمەک نەکەین کۆمەکمان بکەن لە ئێرانە ئەم شۆشە بەسەرکەوتن بگەێنین ئێمە بەشێکی لەوانەی کە ئەڵێن کە شۆڕش لە دنیاە وەلا وڵاتە جۆر بە جۆرەکانە چۆن نەتوانێت سەرکەوە ئەم حەم لە فاشیستی کە بە کارگەر ئەکرێت چۆن چۆنیەکرێ بشکێنرێەوە تێک بشکێنێ ئەمە سەرنجەکەی منە لە کۆتاییە من چیتر ئیتر لەم بابەتەوە قسەی تر ناکەم باقی بەرنامەکە بۆ ئێوە بەجێڵمەوە تقریبا ساعتێک و 13 دقیقە قساکەین بەرحاڵ لە درێژەی قسەکان ئەگەر وەڵامێکی هاوڕێ مستەحیش بدەیتەوە زۆر باشە بێ بە هەر سوورەت من ئەبێت دووبارە سوپاسی سەرجەمە هاوڕێیانە بکەم کە لەگەڵمانە بەشدارن بە ئاریا هەژیر بارە حسێن و عەزیز عەبد و هاوڕێ مستەح ڕێبوار و هاوڕێیانیشی ترکە لەگەڵمانان داوایان یەکەم دووبارە ئەمریکا لەلایەن خۆیانەوە شێر بکەن لەم گفتوگۆ و مناقەشاتانەیە بەشدارمان بن دواتری ژەکرێ کۆمنت بنووسن ئەم باساتوانێت درێژەی هەبێ تا ئێستش نەتان کردووە کەناڵی هیوا لەسەر یوتوب لایک و سەبسکرایب کردن و بە دەست و ئاشکانی خۆتانی بناسن فەرمو هاوڕێ ڕەحمان فەرمو دەستە خۆش بێ منیش هەبە پێی قاعدەش تا ئەڵان ساعتێک و 14 دقیقە 15 دقیقە لە بەرنامەمان گوزراوە واقعاً 15 دقیقەیەکی دیکە ئەشتوانم لە بەرنامەکە شرکەتم بێ هیوادارم ئەمە بەشی کۆتایی بێ ما بالا سەر ئێساری نظرەکەی هاوڕێ مستەح ڕێبوار کە زۆریش سڵاو بۆی هەیە و بۆ دۆستانی دیکەش کە تۆ نێوت بردن منیش زۆرم سڵاو بۆیان هەیە کە لە بەرنامەکان قسە بکەم قەتعاً ئەو قسەی ئەو کە نووسێتی زۆر دروستە شۆڕشی کاریگەری و شۆڕشی سۆسیالیستی بەبێ حزبێکی کاریگەری کۆمونیستی بەڕاستی بەڕێوە ناچێ تەجروبەی تا ئێستا ئەوەی نیشانداوە هەر وەختێ لە ڕەوتی واقعی خەباتی چینایەتی و شۆڕشێکی کۆمەڵایەتی تەجروبەی دا بەدەست و ئانا بێ حزبێکی کاریگەری کۆمونیستیش کراوە خوب وەک تەجروبەی تەماشای دەکەین بەڵام تەجروبەکانی تا ئێستای خەباتی چینایەتی لەو جێی ئەوە نمونەی ئۆکتۆبرەوە شۆڕشی ئۆکتۆبر کراوە حتا لەو جێگایانەی کە دەرەجەیەک ئاڵوگۆڕی
چەپخوازانە و چەپگەرایی ڕۆیدراوە بەبێ وجودی سازمان و حزب و حەزبێکی ڕێک و پێکی چەپی رادیکال و بە تایبەت دەگە بمانەوە شۆڕشێکی کاریگەری سۆسیالیستی بێ حزبێکی کاریگەری کۆمونیستی ناکرێت ئەوە وایە خودی هاوڕێ مصلح و من و هەموو بەیەکەوە ساڵانێکی زۆر لە یەک ڕێزا کارمان کردو هەرەوەی بتوانرێ حزبێکی وا بدرێ بەدەستەوە من بۆ وەکو ئوفق و جەهانبینی و سیاست لە ئاستی جەهانیا تەمەشای بکەی لە ئاستی ئێرانە کە ئێمە خەریکین ئەوە بۆ ئێمە کۆمونیزمی کاریگەری بۆ ئوفق و سیاسەدا ئەو کۆمونیزمی مارکسیە بەوا بینین و حزبیش بەرئەساسیەوە حزبیش پێکات حزبی کۆمونیست کاریگەری ئێرانێکە لە دەیەینەوەدا پێکات و بەرحاڵ عاقبەت حزبێکی گەورە و بەتین و توانابوو هەر لەو پێناوەدا بوو بەداخەوە دوای نەمانی مەسوول حکومەت و ڕووداوەکانی دواتری هەم سیاسی هەم دەروون حزبی خوب بە تەوری واقعی لە ئاستی حزبیەتەکەیە ئەو ڕەوتە تووشی پرش و بڵاویەک و لە عین حاڵە لاوازێ کاتوین من ئەمە ناشارمەوە بەڵام کەماکان وەختی ئەڵم پێویستی بە حزبەیە من خودیان حزبی کۆمونیست کاریگەری ئێران حکمەتیست بە تواناییەکانی یا بە کەم و کۆڕەکانیشۆ کەماکان ئەو حزبا بینم کە ئەتوانێت کۆڵەکەی حرەکەتێک بێ بۆ شۆڕشە سۆسیالیستیە ئایا ئەڵعان توانیمانە ئەو نفوزە پێویستە لە نێو چینی کرێکاری ئێرانە بە وجود بێنین نا ئەگەر ئەو قسە بکەم هەموو کە دەڵێ ئەغراقەکەی بەڵام عاقبەت دەرەجەیە لە حەول لە تێکۆشان و من پێم وابێ خەت و سیاسەتی ڕۆشنی کاریگەری و کۆمونیستیە کە پێداگری لەسەرەکەین ئەویش هەموو بە کەمبوودەکانی شکەوە بە وجود بێ ئێرە ئەو جێگایەیە و من بۆ یەکانێ بەش بە حاڵی خۆم منش و شەماڵیش کەماکان لێرە ئەنرژی خۆماندانین هێزی خۆماندانین بۆ بە قووەتکردن بۆ بەهێزکردن و بە ئومێدەوارین بە پێکاتنی ئاڵوگۆڕێکی جددیتر لە تەوازن قوای سیاسی لە ئاز منتەقەکە و لە ئێرانیشە ئەو مەجالە پەیدا بێ بۆ حزبێکی وەک حزبی ئێمە ئەو نفوزە لە نێوچینی کرێکاری ئێران پەیدا بکە بەڵحازی ڕێکخراوەیی سازمانی حزبیەت پلاتفۆرم سیاست تەسیر گوزار بێ قەتعەن نابێت لە ئاستی ئێستا بمێنینەوە ئەبێ زۆر بەهێزتر بی ئەبێ زۆر قەویتر بی ئەمە یەک دەرنەچە ئەو قسەی ئەو زۆر دروستە و ئەو حزبە پێویستە و ئێمە بێ لە وەزیەتی ئێستا واقعاً تەجاوز بکەین بە قەولی هاوڕێیان لە کوردستانی عێراق بۆ ئەوەی ببینە حزبێکی سیاسی کۆمەڵایەتی کۆمونیستی جوابدەرەوەی ئەو وەزیفەیە بێ ئەو ڕەسالەتە بێ کە بتوانێ پشت بەستوو بە بەشی پێشڕەوی چینی کرێکاری ئێران کە چینی کرێکاری ئێران چینێکی ئێزگار گەورەیە زیاتر لە 30 ملیۆنە ئەگەر خانەوادە کرێکاریەکانیشی تازا بێ پێ زیاد بکەیت تازە بەشێکی زۆری ئەو کۆمەلگایە مامۆستایان فەرهەنگیان خانەنشینان پەرستاران بەڕاستی هەموو بەخەباتیان بە مبارزەیان بە تەجروبەیان متحدینی نزیکی چینی کرێکاری ئێران و ئەسەن جوزی ئوردوی ئەو کاری ئێران و ناکرێ جای بکەوێ هێزێکی کۆمەڵایەتی گەورە هەیە چەبوون و ئازادی خوازی و بەرابری خوازیەکی گەورە لەو کۆمەلگایەدا هەیە لە عین حاڵە حزبێکی وەکو حزبی ئێمە و نیروە چەپ و کۆمۆنیستەکانی دیکەش بەش بە حاڵی خۆمان ئێمە بۆیە و زەرورەتی هەیە و هاوکاریان لەگەڵەکەین هیوادارین لە دەورەی داهاتوو لە ئاڵوگۆڕەکانی کە پێشدێن ئەو نە تەئسیر گوزار بین بتوانین ئەوەی پێڵێن ئالتەرناتیڤێکی سۆسیالیستی بەرجەستە بکەینەوە بۆیە لە بەشی پێشووی قسەکانم ئاڵوگۆڕەکانی داهاتووی ئێران مهمە بە کام ئاقارە ئەڕوە بەڕاستی ئاڵوگۆڕەکانی داهاتووی ئێرانە هەم لە بەرابەر ئالتەرناتیوی کۆنەپەرست و ئێرتجاعی بۆرژواییە هەیە هەم مەجای ئالتەرناتیوی کاریگەری و سۆسیالیستی و شۆڕاییش هەیە ئیتر ئەوە دەستی ئێمەی حزبێکی کۆمۆنیستی و هێزی چەپ و کۆمۆنیستەکان دوای 45 ساڵ مبارزەی دوای شۆڕشی ساڵی 79 ئەگرێت کە بتوانین هەستین بەو ئەرک و وەزیفەی لەسەر شانمانە من لە کۆنگرێژ وتم بەڕاستی ئەو دەورە ئەگەر دووبارە بۆرژوازی و ئالتەرناتیوەکانی
وەکو ساڵی 57 چەپ و کۆمونیستەکان بخەنە ئەو لاوە ئیتر بۆ دەورانێکی زۆر ئەمان خەنە پەراوێزەوە ینی چین یەکرێکار و ئێمەژە خەنە پەراوێز و 1001 پیرانیشی بۆ ئەگێڕنی تر سەر ڕاز نەکاتەوە ئەوە واقعێتەکە تاڵبێ یان ناتاڵبێ هەیە چیمان پێڵێ ئەرکێکی گەورەترمان لەسەرشانە و دواتر دوای ئەو قسانە بێمە سەر نکاتێککە تۆ هاوڕشمەڵ باس کرد ئەوەی فاشیزم لەم دەورەدا لە قالبها و فۆرمەتها و ڕەوشا و تاکتیکای مختلف خۆی نیشانەدا حتمما وایە هەموو جەنبەکانی وایە ئێمە لێرە بەیانمان نەکردو من باسم کرد لە کۆنگرەژ بۆ خۆت لەوێ بووی کتم ئەم سەنەدەی ئێمە کەمتر تەحلیلی تەفسیری تەوزیحیە حقەتەکەیەوە تازە لەم ئاستەش کە بوو مەسەلەن 5 سەفحەونی بوو زۆرێک لە دۆستان و ڕفێقەکان ئەو گلەیان بوو کەیان بڕێک توولانیە دەنا منی پێم وایە فاشیزمی ئەم دەورە حتا ئەم فاشیزمێک کە ترامپ نمایەندەجیەکە نازانم ماریلۆپەن لە فەرانسا نمایەندەجیەکە ئەینەن شێوەکاری ڕەوشی حتا ئەفق سیاسەتی ئەو جۆرە نیە مۆسولینیەی کرد ئەو جۆرە نییە کە نازیەکان و زۆر کەس پێڵێن نیۆ فاشیزم مۆدێلێکی ترە ڤێرژنێکی ترە دقیقاً ئینسانە بێ ئەوانە ببینێ حتا دقیقاً خۆ فاکتی تۆ زۆر دروستە لە مەوردی کاریگەری مهاجریش و هەر لە ئەمریکا خودی ترامپ واڵێ ئەڵێ بە 11 ملیۆنی کە غیرە قانونی هاتوون دەربکرێن بڕۆن ئەوانەی قانونی دەن قبول قانونی دێن عینەن قانونی بوونەکە چ قانونێک لە پێش دەستیان نازانن ئەوەی بە تۆوتت بە کۆیلانەکەنی تر هەر عینەن من ئیشارەیەکم کرد هەرم هاوینی ڕابردوو اعتصابات هیچ گەورە وا بزانم لە بێنز بوو کۆمپانی بێنز لە ئاڵمان کرا لەوێ زانرا نازانم بەڵام من نێوەکەم لەبێ نەماوە کۆمپانیەکی گەورەی ئەمریکایی هاتووە کە لە ئابعادی 20,000 کاریگەری ئێستەخدام کردووە لە ئاڵمانی پێشرەفتەی سەنعەتی ئەوەڵین قراردادی لەگەڵەوان بۆ ئێوە حەقی ڕێکخراوبوونتان نییە وەوانی قبولیان کردووە ئەو 20,000 کاریگەرەوەی قبول کردووە لەبەر کار لەبەر بژیوی ژیان عاقبەت یەکێ لە وەسیلەکانی کە ئەبێ بەدەستیەوە بێ بۆ لانیکەم زیادکردنی حەق دەسەکەشی بێ ئەگە سندیکایەک ئەگە ئیتحادێکە قبولی کردووەوەی نەبێ معلومە منیش پێم وایە لە زۆر شێوەدا ڕێوش و تاکتیکیان ئەگۆڕێ دوارە بە ئەسارەتگرتنی ئەوەی پێڵین زۆر جار پێڵێن بەردەداری مۆدرن کۆیلەداری تازە ئەمە ئەم کەلیمەیڵێن ئێمە هەر بۆ تەبلیغات من بۆ تەبلیغات نایڵم پێما بێت تۆش بۆ تەبلیغات ناڵی هەر لە زۆر جێگا واقع من لەگەڵ ببورن ماوەیە لەوە پێ عینەن لە میزگردا کابووم لەگەڵ هاوڕەیەکمان ئەڵان لە بیرم نماوە ئەو بە فاکت باسێ کرد دەیکودا بە هەر عینە نێوی کۆیلەی لەسەردانراوە نێوی وڵاتەکەشیەوت نێوی شوێنەکەشیەوت ئەیوت هەر مەسەلە ئەوە نییە من بڵێم ئەمە بەردەداریە بەردەداری مۆدرنار بۆ خۆیان ئەڵان ئەمە بە کۆیلەگرتنە ئەمانە هەموو خەریکە ئەم نەزمە زیندوی ئەکاتەوە یەک شتی دیکە شاید من هێشتا کوونە لەم لەحزەدا زۆرم تەوافق نەبێ ئەویش ئەو بە قەولی تو یا ئێمە یا ئەوان من پێیان بە ئالەم هەلومەرجەی ئێستا کە بەسەرە بین ئالەم تۆ تەمەشای ئاخر نێۆلیبرالیزمەکەیانەکەی کە زاهرەن لەگەڵەمەی ترامپوان فەرقی بوو ئەو جی هێرشکردنە سەر سفرەی خاڵی کاریگەر بوو لە خودی ئوروپا و ئەمریکا و ئەوە زاهرەن ئان ترامپ و ڕاستڕەوەکانی ئوروپا هاتوون بەرحاڵ حتا نێۆلیبرالیزمەکەی دەورەی بە قەولی ئەوان بە زمانی ئەوان تا چ ڕێگانیشیان قبول نییە لەم بینەدا چه اتفاقێکەوت ئەوەی لانیکەم لەم 20 ساڵی ڕابردوو 30 ساڵی ڕابردووە ئەوەی پێوترا باڵی چەپی بۆرژوازی باڵی ڕفۆرمیستەکان حتا ئیتحادیەکان ئەلئان ئەرزە ئەندامێ ناکەن بەشێکی خۆیان زۆر هەزم بووە ناقبەت یعنی سەریان دانەواندووە تەمکینیان کردووە خۆ منەزانمە ئانیش بینی حزبی لەیبەری ئینگلیس لانیکەم لەگەڵ ئەمەی وا ترامپ نمایەندەجیەکە فەرقایەکەیە بەڵام فەرقەکە بنەڕەتە نییە فەرقە جددی نییە حتا ئەوان ئێستا لەو فازەدانین بگەڕنەوە بۆ لانیکەم 50% ئەوەی وا سۆسیال دموکراسی دوای شەڕی جەهانی دووەمەی کرد
من بۆیەکانێ ئەوەی پێ وترێ باڵی چەپی بورژوازی ئەلان لە بنبەستێکی تەواوایە، لە بنبەستێکی کاملە. ئایا لە ڕووداوەکانی داهاتووە ئەتوانێت ئەو نەوع مەیدانە بێتەوە؟ من بە ئاسانی پێم وانە ئەتوانن بێنەوە مەیدان، بەڵام بەعیدیش نییە. تو مەسەڵەن ئەگەر ئەڵان تەمەشاکەی لە بەرابەر فاشیزمی ترامپە، بەرنی ساندرس کەمپەینێکی لەژێر نێوی بەدژایەتی لەگەڵ ئۆلیگارشەکان دەست پێ کردووە. خب دەرەجەیەک چەپی بورژوازی و چەپیەوە هەیەت حاکمەی و چەپی حزبی دموکراتیشە لە منە پرسی کارێ باشی کردووە و کاری کردووە، لە منە پرسی کارێ باشی کردووە و کەمپەینی دەست پێ کردووە. بەڵام عاقبەت سەر و بنی کەمپەینەکەی ئەویش من قسەم کرد لەگەڵ هاوڕەیەکی وەک عەلی جەوادی کە بۆ خۆی لە لۆس ئەنجلس و ئەمریکای و بە وردی متاڵعی کردووە، ئەیوت بەڕاستی ئەویش نەگەراوەتە سەر ئەو سیستمەی حتا وەکو 10 ساڵەوە پێشی خودی حزبی دموکراتەکەی خۆیان دەرەجەیەک لە ڕەفا و ئیمکاناتی بوێ. هەرونەیە خەریکە مقاومەتێکەکە لە بەرابەر فاشیزمێکی ڕوت و ئۆریانە. من پێما بێ یەکشت تەسیرەکە ئەو قسەی تۆڵە، یەکشتە تەسیرەکە کە مەیلی دیکەی بە دەرەجەیە تعدیل خواز ئەگەر نێویشن ئەڵێن ڕفۆرم خواز لە نێو بۆژوازی شەبێ، ئەوژۆی عاقبەت ئالتەرناتیوی قدرەتمەندی کاریگەری و سۆسیالیستی خودی ئەمریکا و ئوروپا و یا لە وڵاتێکی وەک ئێرانوانە دێنە مەیدان، فشاری ئەوان، زەختی ئەوان لەسەر خودی بۆژوازی جەهانی، لەسەر بۆژوازی هەر وڵاتێ ئەوە تەسیریە بێ بۆژوازی لە دەرونی خۆیەوە مەجبور بێ سوپاپ ئیتمینانێکی دیکە بداتە دەرەوە. اتفاقاً علەتێکی ئەوەی باڵی چەپی بۆژوازی ئاوا سەری دانەواندووە چونکی لە پەنای خۆیەوە ئەو هێزە قدرەتمەندە ڕادیکال سۆسیالیستە نابینێ کە لە ژێر فشاری ئەودا بێ، بۆیە حازرە هەر سەردانەواندنێک و تەمکینێک بەرابەر بە ڕاستی ئفراتی لە خودی ئوروپاشە بکە. ئەمە بەستەجی بەم تەناسب خوایە. و ئاخرین قسەم لەسەر ئەو قسەی تۆ بە تایبەت هاوڕێ مصلح ڕەبواری زۆر جا قسەمان کردو بە یەکەوە، زۆر ئەو تەکید لەسەر بە درستی پێکێنانی ئەنتەرنەسیۆناڵێکی کاریگەری، ئەنتەرنەسیۆنالێکی کۆمۆنیستی ئەڵێ بێ کاری بۆ بکرێ، فقط شۆڕشێکی سۆسیالیستی لە یەک وڵات ئەگەر بشکرێ باشە. من ئەوە دیارە تعبیری ئەوەی لێ حاڵی بووم بە تەواوەتی جواب ناداتەوە کە ئەوە دروستە. کاری ئەنتەرنەسیۆنالیستی هەمبەستەگی جیهانی کە ئەڵانێت بە تایبەت بەرەو چەند ڕۆژی تر ڕۆژی جیهانی کاریگەری ڕۆن، هەمبەستەگیێکی جیهانی کاریگەری سۆسیالیستی، ئەنتەرنەسیۆناڵێکی کاریگەری سۆسیالیستی، هەموو ئەوانە پێویستن. ئەو دەرەجەی کە دەبێ هاوپشتی بەوجود بێ، هاوکاری بکرێ. ئێمە وەکو هێزی چەپ و کۆمۆنیست هەر لەم ئوروپا و لە هەر کوێهین عاقبە لەگەڵ بگەڕین، ڕێگا پەیداکەین، دەست بنێنە نێودەستی چەپ و کۆمۆنیست و پێشڕەوانی کاریگەری جنبشە کرێکارەکانی هەرم وڵاتانی ئوروپایی و یا هەر وڵاتێک تیا ئەژین، حتمما پێویستە. ئەوەی کە نایکەین و کەممان کردووە جزئی بۆشایی کارمانە، منەوە ناڵم. بەڵام نەهایەتەن یەک قساکەمەوە پێم وایە هەموم کارانە پێویستن ئەبێ بشکرن، نەهایەتەن ئەوەی کۆمەک بکە ئەنتەرنەسیۆناڵێکی کاریگەری و کۆمۆنیستی شکل بگرێ، نەهایەتەن بەوە کەوتووە لە وڵاتێکی پڕێک بەهێزی قدرەتمەندی دیار لە ئاستی دنیای ئەمڕۆدا ئەو شۆڕشە کۆمەڵایەتیە بکرێ، ئەو شۆڕشە کرێکاریە بکرێ. بۆ یەکانێ پێم وایە ئەگەر ئێمەڵان قسەی ئێمە خۆمانەیتر، ئێمە چینی کرێکاری ئێران، چەپ و کۆمۆنیستەکانی ئێران، حزبی کۆمۆنیست کارگەری حکومەتیش لە دڵی ئاڵوگۆڕەکانی چاوەڕوانکراوی ئایندەی نەچەندان دووری ئێراندا ئەو وەزنەمان بێ، ئەو جێگایەمان بێ، ڕەوتی ڕووداوەکان بەرەو ئەو شۆڕشە کۆمەڵایەتی و شۆڕشی کرێکاری بەرین، یەکەمین تەسیری زۆر گەورەی لە ئاستی منتەقە و جیهانیشەوەیە. من قەتعەن پێم وایە بێ زۆر زووی ئەتوانرێ شکل بدەی بە ئەنتەرنەسیۆناڵێکی کاریگەری و کۆمۆنیستی تەسیرگوزار، بەهێز، بە قووەت لە زۆر وڵات لە زۆر لایەن ئاوڕد لێدەنەوە. چەپ و کۆمۆنیست و کاریگەرانی پێشڕەوی دێن هاوڕایت لەگەڵ دەکەن، هاوقەدەمی لەگەڵ دەکەن. ئەنتەرنەسیۆناڵی سەی کۆمۆنیستیش دوای شۆڕشی ئۆکتۆبر دروست بوویتر، ئەنتەرنەسیۆناڵی دوو بەو بنبەستەگەی کە دیمان باقبە شۆڕشی ئۆکتۆبرێک ڕوویدا و زۆر زوو
توانی کۆمەکە هێز بدا نیرو بدا قدرت بدا ئەنتەرنەسیۆناڵی کۆمۆنیستی دروست بێ و حەزۆریش پێویستە بۆ درێژە و پەرەگرتنی شۆڕشێکی سۆسیالیستی لە ئاز دنیا و منتەقە قەتعاً ئەنتەرنەسیۆناڵێکی کۆمۆنیستی پێویستە و ئەوە ڕێگاکەیەتی. زۆر باشە دەست خۆش هاوڕە ڕەحمان بەرحاڵ گەیشتینە سەعات و نیەکمان تێپەڕان و سەعاتێک و 31 دقەیە ناچارین بەرنامەکە تەواو بکەین گەرچی من هێشتا هەنێک سەرنجەم مابوو حتمەن تۆش قسەی زۆر زیاترت هەیە لەسەر و سەر دەبیکەی سەرنجەکە بە فارسی هەیە بۆ نزیکانە هەوڵدەین بە کوردیش تەرجمەی بکەین بە عەرەبی وا خەریکە تەرجمەکرێ بە ئینگلیزی نێراوە تەرجمە کراوە نێراوە بۆ چێکردن و ئەوانە بەرحاڵ بڵاوە بێتەوە هاوڕیانشی تریش کە فارسی نازانن نەتوانن یا بە عەرەبی یا بە کوردی لە نزیکانەیە بیخوێنەوە بەرحاڵ سەرنجی ئەوانیش و گفتوگۆیەکە لەم بابەتەوە کرێ حتمەن ئەتوانێت بەرهەمدار بێ و باشتر و چاکتر ئێمە لە یەکتر نزیک بخاتەوە و ئەم ڕەوەندە و ئەم سیاسەتەکە حیزبی حکمەتی گرتوێتێ بەر بە سەرنجام توانای کۆکردنەوە بەسیجکردن یاخود لانی کەم دەکردنەوەی پرد و دەواازەی پێکەوە کارکردن بکاتەوە لەگەڵ هێزەکانی ترا لە ئاستی ناوچەکە لە ئاستی جیهانە بەرحاڵ دەست خۆش دووبارە بەرنمەیەکی باش بووە بڕای من بە ئومێدەوەی کە بینەرانی شەروایان بینی بێ هاوڕانێکە لەگەڵمانن تا ئێستا زۆر سپاسیانەکەی ناوڕانێکی باش بە بینەریان بەرنمەیە بوون لە لای خۆتانەوە لینکی ئەم بەرنمەیە شێر بکەن بە بینەرانێکی زۆرتر بینەری ئەم بەرنمەیە بن سەرنجێک گەر هەتانە پرسیارێک گەر هەتانە تەنانەت دوای بەرنمەکەش دەتوانن لە فەیسبوک یاخود لە یوتیوب بۆمانی بنووسن بەرحاڵ لە بەرنمەکانی داهاتوە هەوڵی وەڵامدانەوەیان بین لەمە زیاتر وەختر نەگرە بەزانام ڕەحمان هاوڕە ڕەحمانکاری ترت هەیە بەرحاڵ دەست خۆش بێ و شەو شاد بێ و شەوی سەرجەم بینەرانیش شاد و تا بەرنمەیەشی تر بە ئێوەی ئازیزەگەینەوە بە شادی و کامەرانی هەموو دەستی تۆش خۆش دووبارە سڵاو بۆ هەموو بینەران و بیسەران و ئەمە ئازیزانی هاتن لە بەرنمەکەدا دەخاڵەتیان بوو و کامنتیاندانا پرسیاریان مەترا کرد دەستان خۆش بێ هەر بژی بەڵێ ئازیزان تا بەرنمەیەشی تر ئەوەی ئازیز بە شادی و کامەرانی ئەسپێرن لە هەر شوێنێک هەن ڕۆژتان یا شەوتان خۆش هەر بژی